خواهی گروم دوان سلای خواهد لب خوشویستان و بینرانی شاشکی ایما یاداریم که افسوده و آرام بیم روزکی بخیرتان هبه و روز لقب هاکار منتشار و هاکاران مال کنترل سرجم قبابة زكاني فيها روشان فشكشكين وبيذكين كبيناري سرجم قبابة زكاني أمر مامبن زۆر سپاس خاتوهۆنیا بەناوی خوای گەورە و میهرەبان ئایزانم کاتتان باش ئاسوودە و کامران و بەختەوەر بن لە پرۆگرامی پیامی ڕۆژ بە کۆمەڵک بڕگە و بابەتی جیاواز لە خزمەتان نابین ئەمڕۆژ بابەتێک کە بەڕاستی سەرنجڕاکێشەوە وەروەها خۆشحاڵی کە لەم جۆرە لە گروپیشمان هەیە گروپی شاخەوانی زۆرن وەروە گروپی شاخڕەویش زۆرن ئەوانەی یان بەردەوانیەکەن بە شاخ و ناوچە سەختەکان ئاسەرێکەوەن بەڵام لە نێو ئەم گروپانەیە گروپێکەیە چالاکیەکانیان بریتە لە فریاگوزاری شاخەوانی بەتایبەت بۆ ئەو کەسانی یاخود زیاتر ئەو ئاژەڵانەی کە گیرە خۆن لە ناوچە شاخاویە زۆر سەختەکانە کە ناتوانن دابەزنە خوارەوە ئەم گروپە لەگەڵ وەرزشە شاخەوانەکەیانە و چالاکیانە ئەنجامەدەن بەدەم هاوڵاتیانەوە چەند یارمەتی ئەو ئاژەڵانە دەن کەواگیرە خۆنیان لە ئەگەریشگەن مرۆڤێکیش بچێتە شوێنێک نەتوانێت دابەزێت ئەمان هاوکاریانەکەن گروپەکە نوێنەرەکانیان لە لامان میوانە بێت لە تەوەری یەکەم سەو گفتوگۆ دەربارەی کار و چالاکیەکانیان جاوە کارێکی جوانە هەم شاخەوانیەکە ئەکەن و هەمیش یاکزارێک ئەنجام دەدەن بۆیە بینەروان بن لە تەوەری یەکەممە ئەو بابەتەمان هەبێ و لە تەوەری دومیشدا باس لە بابەتێکی گرنگی ڕۆژ دەکەین کە بەڕاستی ئێستا کوردستانیش یەکێکە لەو شوێنانەی کە نەشتەرگەری جوانکاری لوتی زۆر تێدا ئەنجام دەدرێت و لە نێوان ئەم نەشتەرگەری هەمیشە باز لەوە دەکرێت کەسانێک بۆ پێویستی ئەمە ئەنجام دەدەن و کەسانێکیش هەن تەنها بۆ جوانکاری ئەنجامی دەدەن بۆیە دەپرسین ئاخۆ ئەم نەشتەرگەت چۆن ئەنجام دەدرێت ئاش کەسێک دەتوانێت ئەنجامی بات سوودەکانی چین زیانەکانی چین و دەکرێت ئەگەر کەسێک پێویستی نەبێ ئەنجامی بات یاخۆت ئەوەی کە ئێستا دەیبینین کەسانێکی زۆر ڕویان تێک کردووە ئەمە گونجاو لە ڕۆ پزیشکیەکەیەوە چۆنە باسی تۆری دۆمان ئەم بابەتە دەبێت و لەگەڵ دکتۆرە گفتوگۆی ئەم بابەتە دەکەین بەڵێ هۆنیا پێم وایە بێت تۆری سێمیشمان دەربارەی شەید کۆساریە کۆساریە بڵێ دەنگێکی دلێر و بوێری ڕاپەڕین کە بە شعرەکانی ناسرااو بوو ئەو شەهیدە جوانە مەرگەی لە تەمەنێکی کەمدا بەداخەوە شەهید کرا بەڵام تا ئێستاش شعرەکانی لەناو ئێمەدا ماوەتەوە ئەو هەمیشە دەوترێت کە کۆساری شعرەکانی تەنانەت جێ سەرنج وەلای دوژمنانیشی و دانیاندا ئەوە داناوە کە بەڕاستی شعرەکانی ناوازە بوون و توانیوێتی بە زمانێکی زۆر جوانی کوردی شعرەکانی بنووسێ لە تەوەری دومدا سەرگوزشتەیەک بە ژیانی شەید کۆساریا دەکەین و کەمێک باس لە شعرەکانی دەکەین. دەستپێکیش دەچینە لای پێشبینەکانی کەش و هەوا وەروەوە گۆڕانکاریەکان لە پلەکانی گەرما لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان.
ئایزان یەکێک لەو کار و چالاکیە گرنگانەی لە ئێستادا گرنگیەکی زۆری پێدەدرێت شاخڕەوی و شاخەوانیە و کەسانێکی زۆر ڕویان لەم جۆرە وەرزش و لەم جۆرە شاخڕەویە کردووە کە هەم سوودێکی تەندروستی باشی هەیە هەمیش کە کار دەکاتە سەر دڵ و دەروونێکی ئارام بەڵام لەگەڵ ئەو کار و چالاکیانی کە ئەنجام دەدرێت گروپێکی جوان هەیە کە کار دەکەن لەسەر فریاگوزاری شاخەوانی واتە هاوکاری ئەو گیاندار و بێچوانە دەبن کە گیر دەخۆن لە شاخەکاندا ئەمە سەرڕای وەرزشەکان دەتوان کارێکی مرۆڤان و جوانیش ئەنجام بدەن ئەمڕۆ لەگەڵ ئەم گروپەدا گفتوگۆ لەم بارەیەوە دەکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک ئیبراهیم کەریم بەرپرسی ڕاگەاندنی گروپی فریاگوزاری شاخەوانی و کاک سیامەد ئەحمەد سەرپەرشتیاری گروپی فریاگوزاری شاخەوانی کاک سیامەد لە بەڕێستانەوە دەست پێ بکەم سەرەتا گروپەکەتان بناسێنی و بەسمان چیە لە فریاگوزاری شاخەوانی ڕەنگە دەستەواژەیەکی تازە ببوومە. زۆر سپاس بۆم دەرفەتە سەرەتا گروپ نین ئێمە وەکو تیمێکی کاتی فریاگوزاری لە سلێمانیە هەستمان کردووە کە لە بواری شاخەوانیە ئێمە هەندێک داڵێن سوودمان چیەکە شاخەوانین لەو بوارەشدا لە چەند کەسێک پێک هاتوین ئێستا ئەم تیمە وەکو تیمێکی کاتی هەر تاکەمان لە گروپێکین بۆیە ئەمە وەکو گروپ نییە تا تیمێکی کاتین و بۆ ئەو کارانە ئامادەیمانتیایە. باش ئەم گروپە کاتەیە ئەنی چی کار و چالاکیەکانتان چێ مەبەست چیە لە فریاگوزاری؟ هەڵبەت مەبەست چیە لە فریاگوزاریەکە ئەو ئاژەڵە ماڵیانەی کە زۆربەی زۆری دانیشتوانی ناوچەکەمان کە شاخنشینن بەهۆی ئەوەی کە ئاژەڵیان هەیە ئاژەڵی ماڵیان هەیە ئەچنە شوێنە بەرز و سەختەکانەوە بەداخەوە بەهۆی بێبارانی و کەم لەوەڕیەوە زۆر ڕووەکەنە ناوچە سەخت و دژوارەکان بۆیە ئەو ئاژەڵانە ناچارە بن هەت سەوزیەک هەست لەوەڕێک لە هەر شوێنێکی سەختا بن ملی بۆ بنێن و ناچار لەوێ گیر ئەخۆن و یا ئەکەونە خوارەوە یا ئەگەر تیمێکی وەکو ئێمە شک بەرن پەیوەندیمان پێواکەن لە ڕێی بەش پەیوەندی ڕاگەاندنەکان و ئاگادارەکرینەوە. کاک ئیبراهیم بەڕێز وەکو سەرپەرشتیاری کاری ڕاگەاندن تۆ دوو شێوە بەرپرسیارەتیتان لەسەر شانە هەم ئەوانەی کە گیرە خۆنوە بێ لە ڕێەوە ئاگاداری با بڵێن ئاگادار بکرێنەوە هەمیش هەنی بەڕاستی خۆشە ئەو چالاکیە کرێتەوە ڕەسانەیی بکەی بە میدیایی بکەی لە بۆکو ڕاگەاندنیشی لەسەرکە هەنێک لە دیمەنمان بینی بەڕاستی ئیشی ڕاگەاندنەکەی ئێوە چۆن وەروەها چۆن کار و چالاکیەکانە گوازنەوە بەرپرسیارەتی سەرشانیەوە. سەرەتا سڵاو و ڕێزمان بۆ بیسەران و بینەرانی کەناڵی پەیامی عەزیز دیارە ئەم تیمەی ئێمە لە ڕووی ڕاگەیاندنەوە خۆڕسکانەیە ینی با بڵین هەرێکێ لە ئەندامانی ئەم تیمە ماوەیەکی زۆرە لە بواری شاخەوانیە کارەکە یا بڵین کار ئەکەین ئەم تیمە لە ڕێگەی هەرێکە و دۆست و ناسراوە و یا مەسەران خەڵکیکە و یا لە ڕێگەی پەیجە تایبەتەکانی خۆمانەوە لە حاڵەتی نەخوازراوە کەسانێکەیە پەیوەندی بە یا بە منەکەن یا بە کاکسیامانەیەکی لە ئەندامانی تیمەکە پێشتر لە ڕووی ڕاگەاندنەوەکو پێویست کارمان نەکردووە تەنها لەسەر ئاستی شەخص تیمەکەمە مەسەرەن چەند کەسێک چەند هاوڕەیەک کۆبراوەتەوە چوون هەساوان بۆ کارە من دەگەڵ ڕێزم بۆ قسەکانی کاکسیامەند ئێمە با بڵێن تیمەکە کار بۆ ئەوەکەین کە ئێمە لە بواری بەتەنەها ڕزگارکردنی ئاژەڵ کار ناکەین یعنی ئەمەکەڵین تیمی فریاگوزاری تیمی فریاگوزاری لە هەموو بوارەکانە کارەکە بۆیە ئەمانەوێ ئەم تیمە لە ڕووی ڕاگەیان و پەیوەندیەوە هەپەرەی پێ بدەین و هەم لە ئاستێکی بەرز و لە ڕووی گناساندنی بە دام و دەستگا حکوومیەکان لەسەرەوە کارەکەین بەم شێوەواتە بۆن و کۆمەڵە گروپی شاخەوانی لە سلێمانی هەن بەڵام لەناو هەر گروپێکە بەسەن یەک دوو کەسێکی زۆر ئەکادیمی ورتر بە سەلیقەتریان ئارەزوو کاتی ئەوەی هەبێ بتوانێت زیاتر ئیشکا ئێوە دوو یەکتان گرت و تیمێکی فریاگوزاریتان دروست کردوواتە بەڵام ئەم تیمە بەڕاستی یانەیە هەستەکە زۆر گرنگە هەر وەکو باست کرد گرنگی زیاتری پێ بدرێ ها کاکسیامەند بتوانن تۆکمەتر و وەسایلی پێشکەوتوتر بتوانن زیاتر بەدڵنیاییەوە ینی تیمی فریاگوزاری یەکێک لە هۆکارەکانی کەەوەی تیمێکی تۆکمێ لەسەر بنیادنەی کەرەستە و وەسایلەکانە کە بتوانی بە باشی بەکاری بێنی ئەو شوێنانی کە ئەستەم و دژوارە بۆی کە کەسێک پێویستی بە هاوکاریە بێ
تەبەن تووشی ناڕەحەتیە بێ ئێمە لە ڕووی بەکارهێنانی ئەو کەرەستە و کەلوپەلە فەنیانە کە لە بواری شاخەوانیا بەکاردێت بۆ سەرکەوتن یاخود بۆ دابەزین ئێمە توانین بە باشترین شێوە کەڵکی لێوەرگین دەتوان ئەمرۆیە باشەکەمان هەیە بەڵام پێویستمان بە پێویستمان بە زانستێکە پێویستمان بە زانست و زانیاریشی زۆر زۆر باش هەیە کە بتوانین بە باشی بەکاریان بێنینەوە کەرەستان چونکە هەر ئەو کەرەستانن دەبنە هۆی نەجادانی کارەکە یاخود سارەکەی پێ ئەنجام بدرێت. باشە شێوازی پەیوەندیکردن بە ئێوە چۆنە ئێوە هەموو ئەندامانی ئەم تیمەی کە پێکتان هێناوە ئەم تیمە کاتێک کە پێکتان هێناوە بەشدار لەوەی کە پەیوەندیتان پێ بکەن یاخود تەنها ژمارەیەک هەیە کە ئێوە لە ڕێەوە کار دەکەن. بەدڵنیایی هەر ئێستا لەم کاتەیەوەمان لێ کردو کە تەنها لە ڕێگەی ڕاگەیان و پەیوەندیەکانەوە کار لەسەرەوەکەین کە بە شێوەیەکی فەرمی بیناسێنین کە پەیوەندی بەو چەند ژمارەیەوە بکرێت کە خۆمان دیارەکەین بۆ ئەوی کە گەر لە حاڵەتێکا کەسێک پێویستی بە هاوکاری بوو یا مەرج نییە وتمان هەر ئاژاڵ بێت چکم ئێمە هەموو لە کوردستانە خۆشبەختانە خەڵکێکی زۆر بۆ کاتە شاخ و شاخەکان حاڵەتی نەخوازراوە هەیە حاڵەتی ئەوەیە کە کەسەکان تووشی هەڵدێر بن یا هەر بابەتێکی کە یا ئێمە بەتەنیا لەسەر کار لەسەرۆژ ناکەین ئێمەمانەوێ لە بواری کارەساتە سروشتەکانی شاگەر خوابکردە گەر شتێک ڕووبان هەم لە ناو شار و شارۆچکانە لە حاڵەتێکی نەخوازراوە لە ئاگرکردنەوەکە بیناڕوخانێکە هەر بابەتێکی کە بێ ئێمە کار لەسەر بکەین کە بواری ئەکادیمی شاخەوانی تیا بەکار بێت بۆ ئەوەی کە بە ئاسانترین شێوە کەسەکان ڕزگار بکەیت ئەمە گەر مرۆڤەکان بێ و یاخر لە شاخەکان هەندێک جارەیە ئاژاڵەکانیش. باشە لە ئێستا هەستەکەن بە پێی پێویست بێت تیمەکەتانیان لە بەرەوەی جارە سەرەتایەتی پێویستان بە گۆڕانکاری و توانای مرۆیی زیاتریش هەیە بۆی لە هەموو ناوچەکان ئێوە بتوان کەسانێکتان هەبێ لە کاتی فریاگوزاریە بەدەم ئەو کەسانەوە بن کە پەیوەندیتان پێوەکەن. بەدڵنیایی تیمەکەمان ئێمە لە سەرەتایە تقریبان وەلو کاڵی سەرەتا ئێمە ساڵانێکی زۆرە چەند لە هاوڕەکانمان مەسەلەن چەندین کاریان کردو بەڵام ئەمانە وەکو تیمەکە نەبووە لە ئاستی شەخصا بووە مەسەلەن بۆ نمونە کاکسیامەن کەسێک پەیوەندی پێوە کردووە لە فلان شوێن هاوکاریمان کە چەند سەر ئاژاڵێکمان گیری خواردووە مەسەلەن ئەو کاتە لە ناو تیمەکەی لە ناو گروپەکەی خۆیانە مەسەلەن چەند کەسێک بوون چوون بەدەم حاڵدەکەەوە گروپی کەش هەبووە بە هەمان شێوە بەڵام ئێمە بیرۆکەیەوەمان لا دروست بوو کە ئێمە لە ناو خۆمانە ئەوانەی کە لە بواری تەکنیکی شاخەوانی کارەکرێ کارەکەنیان با بڵێنەوە بێ کۆبکرێتەوە و لە تیبێکە بیناسیێنین بەڕسمی لە بواری ئەوەی کە ئێمە مەسەلەی هاوکاریە یا مەسەرەن ئەوەیە پێداویستیەکانە هەمووی تا ئەم دقەیە لەسەر ئەرکی خۆمان و بەتوانای خۆمان دابینمان کردووە بەڵام خۆشبەختانە بەڕێزێک کەسایەتێکی ئەم شاری سلێمانیە کەسایەتێکی جوانی کوردستان کاک دکتۆر تەها سەرۆکی ڕێکخراوی دامەزراوی عەلەکە دوو جار هاوکاری کردوین بە کڕینی پێداویستی و کەرەستەکان چکون بەڕاستی ئەو کەرەستە و پێداویستیانە هەم ژیانی خۆمان ڕزگارەکە ئەو بەش بۆ کارە بڕین ئەگەر ئەو کارستانەمان پێ نەبێن ناتوانین ئەنجامی ئەو کارە بکەین. زۆر ڕاست کاک سامەند وەکو تیمێکی فریاگوزاری شاخەوانی کاتە زیاتر چالەکەکانتان لە سنووری شاخ و چیابەرزەکانە بەگشتی چوارچێوەی کارەکانتان ئەوەندەی لەو توانایی هەتانە لە کۆتایە توانە مرۆیەکە ڕاستە چەندێکی زۆر بێت تۆ کۆمەڵک شتت پێویستە بۆی بتوانین فەزای کارکردن فراوانتر بکەیت تاسە لە چ سنوورێک کارتان کردویان زیاتر گرفتی ئەو گرفتانە ڕوبەڕووی هاونیشتیمانیان یاخود ئاژەڵەکانە بنەوە لە چ شوێنێکەوە زیاتر چوون. ئێمە خۆشبەختانە کە تیمێکی ئاوایە کەسانێک با ڕوونتر بڵین خۆبەخشانە کە کارەکەین هەڵبەت لانێ ڕووی مادی بنەماکی باش بێ بۆ فراوانترکردنی ئەم کارە خۆشبەختانەوەی کە ئێستا وردەوردە لە هەوڵی ئەوان لە ڕووی ئەلامی و ڕاگەاندنەوە کە فراوان کرێمە لە ڕووی مادیۆ هەم پاڵپشتی بکرین هەم لە ڕووی کەسایەتیەکانی شۆز فراوان کرێت چونکە توانای مرۆیی تیمەکەیە بەڵێ بۆ نمونە ئێستا تۆ زۆر جار داوام لێ کردوین کە لە ئامەدۆ یاخود لە ئاکرێەوە پەیوەندیان پێوە کردوین کاوە تۆزێک قورسە گەشتنی ئێمە بۆ ئەو کارە و ئامادەیشمان تیا بووە چەند جار خۆم هەوڵیەوەمدا و چوشم تا ئاکرێش ڕۆشتوین بۆ کاری ئالۆ شێوەیە بەڵام ئەگەر فراوان کرێت لە سنوورەکان هەموو ئەم تیمە کۆ بکرێتەوە و
پەیوەست کرێ بە ناوچەکانەوە لە ناوچەی سلێمانی پەیوەندیە کرێت یا حاڵەتێک ڕووەدا ئێمە توانیم تیمە لێرەوە یاخود لە هەولێر یاخود لە دۆ لە شوێن تیمتان هەبێ بەڵێ بێگومان چونکە تیمی ئەو شاخەوان باشترین کەساتەکانی لێ دروست دەکرێت بۆ تیمی فریاگوزاری وەکو کاکدایم ئاماژەی پێکەی بۆ ئەو بینابەرز و داڕوخان و گڕگرتنانی کە لە بینابەرزەکان ڕوەدا کە هۆکارێکی زۆر زۆر باش ئەبێ بۆ نەجاتدانی کەساتی و ئەو خەڵکی کە لەوێ شەرت نییە مەهەل لە بواری ئاژەڵ و گیانلەبەرەکانە لە سروشتاکە بکەین دەکرێمە ئەو تیمە فراوان کرێ و بناسرێنێ ئەم بەش بە حاڵی خۆمان هەر زوو پێش چەند ساڵێ لەمە پێش پەیوەندیمان کردو بە بەرگری شارستانیەوە کە ناویشمان نووس ناومان تۆمار کردووە لەوێ بۆ خۆبەخشی کار حاڵەتێک بوو توانرا ئێمە وەکو مەدەنی کاری تیا بکەین ئامادەین بەڵام بەداخەوە کە ئێمە چونکە گروپێکی یاساینی لە سلکە یاسایەکانە تۆزێک ئەستەمە جێمان کرێتەوە هەڵتان ناوە کە بۆ نمونە بیکەن بە یاسایی بۆ من ڕێکارێکی وا بگرنە بەر بە فەرمی بناسرێن هەموو هەوڵەکانەوەی تەنها ئەبێت لە ڕووی ڕاگەاندنەکانەوە بکەن ئەگەر وەکو یاسایەک بڕوانین ڕۆچینە ناو وردەکارێکەوە هیچ یاسایەک نییە بتوانێت ئێمە بک بە ڕسمی چونکە ئێمە ئەو کات کە یاسایی بووە بێ بە شازی تاعینات بێ بە شێوازێکی ئەکادمی دەورات و لە ڕووی یاسایەکە بێت تۆ کە ڕوو ئەەکەیتە شاخێک دوو کەسێکە سەر ڕووی ئەیگە و کەسی کە لەگەڵ تا کارەساتێکی بەسەرا هەو تۆ لە ڕووی یاساییەوە چیت لەسەرشانە ینی بۆیە تۆزێ وردەکاری هەیە لە ڕووی یاسای ئەگەر ناوەکو خۆبەخشی بەڵێ بێگومان کەسانێکی زۆر زۆر باش و دڵسۆزمان هەیە سا خۆشببختانە لە بۆ تیمەکە چەند دکتۆر خۆبەخشانە هاتوونەتە ناو تیمەکە کە بۆ جگەلەوە ئێمە پاراستنی ئەو گیان لەبەر و کەساتیانە بێت پاراستنی خودی خۆمان لە پێش هەموو شتەکانەوە زۆر باش کاگی برایم با تۆزێک باسیش لە چالاکیەکان بکەین ینی لەم ماوەیە کە ئەم تیمە دروست بووە ئەوەندەی من وەکو خۆم کەم تابعەکەم واگات لە چالاکیەکانتانە هەنێ ڕووداوی خۆش هەبووە هەنێ ئاژەڵتان ڕزگار کردووە هەنێک لەو نمونانە سەرنجاکێش بێلات بۆمان باسکەیت وڵی دیارە ئەمە چەندین کارمان کردو پێش ئەوەی کە وەکو تیمەکەش کار بکەین لە ئاستی وتم شخصەکانە ئەوەن شاخەوانەکانە چەندین شوێنی جیاواز کاریان کردووە بۆ ڕزگارکردنی ئاژەڵ و ئەو بابەتانە ئێمە لە سنووری سلێمانیان لە منتیقەی گەرمیان کارمان کردو بۆ ڕزگارکردنی مەسەرەن چەند سەر ئاژەڵێ لە منتیقەی سەنگاو سێسەر ئاژەڵ ئەمە کراوە لە مەتیقەی شارە زور و پێنجوێن با بڵێن لەو سنوورە دووجار کراوە سێجار کراوە ینی بەم شێوازە کارەکان هەر چاڵێکەکان بەردەوام بووە بەردەوامیش حاڵەتێکی وابێ خۆشببختانە ئیسە کەمێک خەڵک شارەزا بۆ ئەمان ناسێ چکم لە بواری ڕاگەاندنەوە چەند کارێکی کەشمان کردووە خۆشمان هەڵمان داوە عنی زیاتر بیناسیێنین بۆی لە حاڵەتێکی پێویستە ئەگەر خەڵکێک پێویستی بە ئێمە بوو بچین بە هانایانەوە ئەمە کار و چارەکەەکە بەم شێوازە وڵا لای من پرسیارە بۆ نمونە تۆ کە ئەچی بۆ فریاگوزاری بۆ شاخێک کەچی ماوەیەکی زۆری پێ ئەچێ ئێوە بە چەندێک ئەگەنە ئەو ڕووداوە عنی هەبوو درەم بکەون یاخو زۆرتان پێ بچێ ئەتوان لە کاتی خۆیان بگەنەوە شوێنانە مەرج نییە ینی لەو کاتی کە خۆیان ئەو کەسە پەیوەندیکا بگەین چکم ئێمە بۆ نمونە چەند حاڵەتێک ڕوویاوە ئاژەڵ ماوەی 10 ڕۆژ بۆ گیری خواردو ینی 10 ڕۆژ بۆ لەو شوێنەیە بووە 5 ڕۆژ بووە وا بزانم یەکێک لەینەکان 20 ڕۆژ بوو 35 ڕۆژ بەڵام ئەو شوێنی کە لی مابوویەوە کەمێک گژوگیتیا بۆ بۆ ماوەیە خۆی پەرەی بە توانەکانی خۆی داوە کە نەمرێت یان مەسەرەوە بێ ئێمە مەسەرەن کەسێک پەیوەندی ئەکا یەکەم شت پێیان ئەڵێن سنوورەکە کوێیە مەسەرەن هەڵکەوتەی جوگرافی ئەو شوێنە چۆنە ئایا شاخە گردە دیوارەیە مەسەرەن هەموو پرسیاران بۆ هەرو کەسانش مەسەرەنەڵی کاکە ڤیددیۆیەکمان بۆ بکە ڤیددیۆیەکی شوێنەکە ناوچەکەمان بۆ بکە ئەو موقعی کە ئەوەیە بمان بکە بمان بنێرە ئێمە لێرە لەناو خۆمانە لە تۆری کۆمەڵایەتەکانە لەناو خۆمانە گروپێکی چاتمان هەیە یەکسەر لە گروپەکە دایەنین دراسی بابەتەکە یاکەین هەوڵە دین بە زووترین کات بکەین ئەو شوێنە جاریوا بووە دەمە ئێوارە بووە ئەگە دەرکراوێتەوە من یەکسەر لە ماوەی چەند سەعاتێکا خۆمان کۆ کردەوە کردستە و پێداویستەکان ئامادەکراوە و لەسەر ئەرکی خۆشمان
بە سیارەی خۆمان و بە ئەرکی خۆمان ڕۆیشتونکە شوێنێتەوە شوێنە و شویشمان بەسەرا هاتوو هەر کارەکەشمان ئەنجام داوە. ڕێنمایشێن بۆ کەسە بۆ نەگەر پێویستی بە ڕێنماییەک بێت و کاتەیە بەڵێ بە دڵنیایی هەبێ بە دڵنیایی ئێمە مەسەرەن هەتا مەسە ئەم حاڵەتەی کە تقریبا مانگیە پێشی سەبوو دووسەر ئاژەڵ گیران خوارد بوو بەو کەسی کە خاوەنەکەی بوو پێم وتم ڤیددیۆیەکم بۆکە بەڵام ئەگەر لە خۆ بێ سەلامەتی خۆت لە پێش هەموو ئەوانەوەیە یعنی تا حتى باش بوو لەوە هەمووی گرنگترەوە بوو شوێنە شەبەکەی ئەنتەرنێت هەبوو مۆبایل ئەتوانی بە لایڤ ڕاستەوخۆ ڕێنمایم پێدا بچۆرە ئەویا بچۆرە یا ئادی ڕێگەکە چۆنە بۆی ئێمە لێرە هەمووشی کردو بە ڤیددیۆ دراسەیەکمان کردو و دواتر هەساین ڕۆشتین بۆ شوێنە زۆر باش. کاکسیامان هەر دەربارەی ئەو چالاکیانە ینی ڕاستە فریاگوزاریش بەڵام خۆ ئاژەڵێک ڕەنگە لە شوێنێک تازهەرگیری خواردەوە بەرگەی چەند ڕۆژێکیان دوولانیکەمەوە ئەوەندە کات ئەبێت تایەوە بگەن. هەبوو حاڵەت مەسەن فریانەکەەوە ئاژەڵەکە و 35 ڕۆژ بەڕاستی زۆرە یان مەسەلەن یا شتێک مردار بێتەوە یان بێچووی بێت 35 ڕۆژ بوو بۆ من و بۆ هەموو بینەران و بیسەران شتێکە ئیرادەیەکێ لەسەروی هەموو ئینسان و مرۆڤاتێکە کە خوای گەورەیە کە ئەوەی کاڵێن 35 ڕۆژە فعلەن خوا کارێکی وای کردووە کە ئەو بزنە بژیت چونکە سبحان الله لە کەلێنێکی بەردەوە دڵۆپە دڵۆپ ئاو هاتە خوارە لە قوڵکەیەکە ئەوەستا یعنی ئەم بزنە پێویستی بۆ بوو پنجکەدارێکی لێ بوو هەموو داری کڕانە بووە یعنی لە برسە بەڵام من هەمیشە کام چیرۆکە جێڕمۆ دڵم پڕەوێ کاوەی پاشۆی کە ئاگدار کراینەوە بەڕاستی 35 ڕۆژە لەوێ گیری خواردووە لە پێش شاقی حاجتانەوە کە ڕوودێکەیە ئەوی هەر بانی کە ئەو بزن و ماڵاتە دەرەکەین ئەم بزنا قاڕێنە هەتا ئەگەڕێنەوە لەبەرۆی کاری هەیە باشە ئەو ڕۆژەی کە ئێمەش چوین کابرات فەنگی هێنابوو وتی ئەمڕۆ دانەگیرەی ترێی کوژم هەم بۆی وانە یعنی ئەم چیرۆکە بۆ هەر کەسێک ئەجێڕمۆ من خۆم دڵم پڕە بێ بەڕاستی تەکار بزنەکە بێچوەکەی لە ماڵەوە بوو بەس لەوەی گیری خواردووە 35 ڕۆژ یعنی هەتاکو تۆ لە بانیەوە تا ئەو بزنای قاڕان تۆ بە تەواویتی بە شێوەک لە شێوازەکان یعنی تەواوی شاخوانی کۆ بێتەوە چیرۆشێکیاوی بۆ باسکەی اینجا هەز بەبوونی خۆتەکەی وانە ڕاستە جوانە بۆیە چیرۆکی زۆر زۆر خۆشی تیا بوو ناخۆشی تیا بوو شکر نەتیجەکەی خۆش بێ ناتانە خوارەوە بەڵێ بەڵام چیرۆکی خۆشی شەوانە بۆ کە ئێمە جاری وا بۆ چوین مەسەرەن هەو جاری کە چوین بۆ بەربەرد ئێمە چوین ئەو سێسەر ئاژەڵەمان ڕزگار کرد بەڵام سەیرەکەین هاتوینە تۆ ساحب ماڵەتەکە کارێکی بۆ سەر بڕی بووین یعنی ئەمە دوتم تۆ سەیری ئێمە چین چی بکەین و چی هێنین یعنی ئەوە پێویستە باسکرێ هیوادارم قەت شتی لەم جۆرە دووبارە نەبێتەوە بۆیە شتەکان شەرت نییە هەر ماڵات بێ ئێمە زۆر جار مەسەلەکە بزنێکی بار کردو تێتی ئەو بزنەم ناوێت حتی حەقی خۆتانە مەسەلەن چ پێویستمان بۆیە مەسەلەن ئێمە لە ڕۆی ئینسانیەکەەوە کە ئەمە شتێکەکەین بۆی کە ئەم تیمە بە هەندێشتی ئاهاوە جوانە شاخەوانی بە هەندێشتی واوە جوانە بۆیە هیواداری نەمە بتوانین شتێکمان چاند بێت لەوەی کە دەستمان هەبوو بێ لە ڕزگارکردنی چەند ئاژەڵ و بێزمانێکە وە نەبێت بە ئاژەڵ و بۆ ئینسانەکانیش گروپیش جاروە هەبوو پێویستی بە هاوکاری هەبووە ئەم تیمە ئامادەیە بچێ بەهانانە بەتابەت وەرزی بەهاران ڕەنگە زیاتر کارتان زۆر بێ چون خەڵک زیاتر دەچێ بەش بەڕاستی وەرزی پاییز پاییز چونکە پاییز بێت لە وەڕیە بۆ ماڵاتەکان پاییز ئەو پەڕی بێت لە وەڕی و ئەنا باسی مرۆڤەکانمە کرد بەهاران خەڵک زیاتر زستانان لەبەرەوەی تووشی ئەو کەسانی کە ڕووەکەنە شا ئەزمونیان کەمترە وازان هەر بەهارە وازان هەر هاوینە کە ڕووەکەنجا شاقی سروشتی خۆیەتی لە دەقە و ساعتێکە لەوانەیە ئەو جەوە وای تێک بدا هیچ کەسێک نەتوانێت لەو دژواریت دەربازی بێ بۆیە ئەوێتە هۆی سەر لێ شێوانن و گیر خواردنی زۆر جارم حاڵەتە لە شاخەوانی شار ڕوویاوە
زۆر باشە وەڵام من پێم خۆشە باسێک لە پێداویستیەکان بکەن ئەو پێداویستیانە چینکە لە ئێستا بۆ ئێوە زەڕورن وە پێویستە هەتان بێەوە ئەگەر هاوکاریتان بکرێ باشترە ینی بۆ منە شوێن هەیە ئەوەندە سەختە تەنانەت ڕەنگە پێویستی بە کۆپتەرێک بێ کە بچێتە ئەو شوێنەوە ڕەنگە بە ئێوەش نەکرێت یعنی باسێک لەو بکەن ئەو پێداویستیانە چینکە بۆ ئێوە زەڕور ئەو پێداویست و کەلوپەلە شاخەوانیانە کە بەکاردێنن لە بواری فریار ڕاستیە یا فریاگوزاریە هەمویان زۆر گرانن لەبەرەوە ئەو کاتانی کە زۆر بە سادەیی کارەکانمانەکە زۆر دژوارتر بوو بۆ ئێمە بەڵام خۆشبەختانەوەکەوەی کاکبراهیم کە ئاماژەی پێدا لەەن بەڕێز دکتۆر تەهاوە کە هەندێک هاوکاری مادی کرای ئێمە توانیمان بڕێ کەرەستەی باشی پێ بکڕین بۆ تیمێکی کەم بۆ تیمێکی 2 نەفەر 3 نەفەری لەوە زیاتر ناچونکە پێویستت بە هەندێ حەبل لەبێ کە حەبلەکە کوالێتێکی باش و شەریکەیە کە ئێمە 100 مەتر حەبلمان کڕیوە چونکە شاخی وا هەبووە لە دۆڵی هەناران ئەوە 3 سەر بزن بۆ مای 13 ڕۆژ گیریان خواردبوو ئێمە نزیکی 8 کاتژمێر پێیانەوە خەریک بووین هەتاکو توانیمان ئەو لەبەرەوە ئێمە لە پێن مەودای گیر خواردنەوەکەیان زۆر بوو مەجای جوڵەیان زۆر بوو نزیکی 150 متر بوو بۆی پێویستمان بە 5 دانانی 5 نقطەی بوو بۆ حەبل کاوە زۆر ماندووی کردین ئەگەر بێت و کەرەستە و پێداویستی باشتر هەبێ ئێمە بۆ هەمیشە بۆ تیمەکە ئاسانتر کارەکان ئەدەن بەدەستەوە. کاکبراهیم لەسەر شاشەکە هەندێک دیمەن هەیە ینی ئەیبینیم گەر هاوکارانم جارێکی تر بیخەنەوە سەر شاشە لەوێ بزنێگێتە خوارەوە یان مەسەلەن هاوکارانی بەڕاستی تۆ خەر خۆت بچی بەسەر شاخەکەی و بێتە خوارەوە مەسئولیەتی سەرشانی گیانی خۆت جارێک لێکێکیش ینی بزنێک بەلانی کەمە چەند کیلۆ ینی 6 کیلۆ یانێ تۆزێک قورسەوە نیە بەڵێ بە دڵنیایی وایە ئەگەر دیمەنەکان هەبێ وڵات پێم خۆشە بزان ئەو دیمەنە کوێ بوو ینی هەڵە نەبم بزنێکم بینی یار ئەوەش ئێستا لەسەر ئەو ئەم ناوچی قەرەداغا با بڵێن سنگاوە عەفو شوێنە شاخی ئاژداخە بەداخەوە لەو حاڵەتەی ئەو وینە دروست بوو یەکێک لە سەربزنەکان با بڵێن بیستمان بیگرین بەڵام خۆی هەڵدایە خوارە و دەستێکی شکار لەوێ ئەو ژوەزانم تقریبان 6 ڕۆژ بوو 7 ڕۆژ بوو گیریان خوارد بوو لەوێیان ئەو شاخی ئاژداخە لە ناوچەی سنگاو زیاتر چ ئاژەڵە گیرەخوا کاگیبراهیم زیاتر هەر بزن بەڵێ چکم مەڕ ناتوانێت بچێتەوە شوێنانە بزنیش بە وا دروست بووە حەزی لە بەبوراز و برزی و ئەوانەیە لەو شوێنەشا مەسەلەن بۆ نمونە و حاڵەتی کە لەو شوێنەی کە بزنەکانی لێیە ئەوە کەمێک جیای لێ بوو لەوێش لە وەرق کەم بوو کە جیاکە بینن ئەچەند هەوڵە دەن بچن بۆ ئەو جیاوشتەی ئەوێ بخۆن بەڵام دوایتر ناتوانن نەدابەزن نەسەرکەوە ڕێککەوتوو ئاژەڵێکی با بڵێن کێوی گیر بخوا لە شوێنێک یانەوە لە کاتی بێ پلان چوو بن هەستان کردوێ گیری خواردەوە یا خودی کەسێک بینی بێتی پەیوەندی کردوێ بڵێ حاڵەتێکەیە مەسەن چەند ڕۆژێک ئاژەڵێک لە هەمان شوێنە بەڵام کێویش بێت بەگشتی شتە سروشتیەکان خوان چونکە لە مناڵیەوە لەگەڵ سروشتا گەورە بن ئەستەمەشتیوا ڕوودا مەگەر اللهومە بترازێ یاخود بەر لەژێت پێی بترازێ و بکەوێتە کەلێنێکەوە هەر بۆ ئەو مەبەستەش زۆر جارێمە پەیکەرە ئێسکی ئاژەڵە چێویمان بینیوە کەوتووەتە دژەوە کە شاخی گیر بووە هەڵواسراوە یعنی بەس تەنها ئێسکە پەیکەرەکەی ماوەتەوە ینی ئەم حاڵەتانە بووە و حاڵەتێکی کەش کە ئەوەی کە ڕوو ئەدات لە سروشتا بزنێک دوو کاری ببوو کارێکیان ئەوەنە لە قەفەرتەی کرد و کەوتووە کەلێنە درزێکەوە بزنەکەش ئێمە چوین بۆ چالاشیەشی کە ئەوەشمان لە ڕێگا بینی بزنەکەش هەر بە دیارەوە دانیشتە بوو بەسەرا کەوتووە کەلێنە بەردێک و ئەوش عینەشت بەسەرا هەڵواسرا بوو توانیمان گڵەکەی بۆ بدڕین و ئەو کارش ڕزگارکەین شتی و ئەوەی کە سروشتی بێ بە دەگمەشتیوا ڕوو نادا کە ئلامەکە بکەوێتە کەلێن و شوێن دژوارەکانەوە زۆر جاریشە بووە کە تازەتری نیشان لەم ساڵی پار بوون 2021 کە بزنێک بەداخەوە ڕاوچی فیشەکی لێدا بوو بۆی نەگیرا بوو یاخود نەکەوت بوو لە شوێنی خۆیان هاتبوو نزیک دامێنی شاخەکە لێ کەوت بوو هەر خوێنی لەبەرە ڕۆی ینی مردارەوە بوو کامش
یەکێکە لەو کارە ساتانن ناخۆشانی کە مرۆڤ دەستی چۆن ئەچێتە ئەم ئاژەڵە چێویان زۆر باش ئێمە کاتمان نەماگەر لە کوتایە شتێکتان ما بەکاری ئێمە وەکو تیمەکەی خۆمان سپاس و ڕێزمان بۆ کەناڵ لە بەڕێزەکەی ئێوە هەیە دەستان خۆش بێ هیوادارین هەر لە ڕێگەی ئێوە خەڵکانێک هاوکارمان بن با بڵین بە تایبەتی کەسایەتی بەڕێزەکانی ئەم شارە یا کوردستان بەگشتی هاوکارمان بن لە دابینکردنی کەرەستە و پێداویستەکان بۆ ئەوی بتوانین ئەم تیمە فراوانکەین لە ئاستی کوردستانە کار بکرێن. زۆر سپاس بۆ کاکسیامەن سەرپەرشتیاری گروپی فریاگوزاری شاخەوانی و کاک ئیبراهیم بەرپرسی ڕاگەیاندنی گروپی فریاگوزاری سپاس بۆ ئامادەبوونتان. دەستان خۆش بێ ئینشەڵا سەرکەوتوو بن و بۆ هیوایە تیمەکە تەواوی کوردستان بتوانێت کار و چالاکی هەبێ و سپاس بۆ بەشداریکردنتان دووبارە. هۆنیا چیمان هەیە پێم وابێ زەم بابەتێکمان ئامادەیە هاوکارانمان بۆیان ئامادەبین با بزانین چییە پێکەوە بینەریەبین. من ئالە شوانم دانیشتوی شاری کۆیم هەستان بەکردنەوەی خواردنگەیەکی کوردەواری لەبەرەوەی لە کۆیە ئەو فکرەیە نەبووە نەمدیتیا حەزم لێ بوو شتێکی جیاواز بکەم سێرم کرد هەموو خواردنگەکان فاسفوتە و برژاویان هەیە گوتم خواردنێک دروستکەم خواردنگێک دانم کە کوردەواری بێت لەبەرەوەی حەزم لێیە کەلتور و کەلەپور و تام و چێژی پێشینان و دایک و باوکمان نەڕوە هەستام بە دروستکردنی قوڕاو یاپرا قەرە خەرمان مەزگوفی مریشک کوبا سەروپێ قەل و قاس لە ئێستادا لەبەرەوەی خواردنگەکەم بچووکە دوو کارمەندم هەیە دوو خاتونی زۆر بەڕێز لام ئیش دەکەم من بۆ خۆم وەرزشم تەواو کردو بە هەڵام بەهۆی ئەوەی کە هەل دامەزاندن نییە و دانەمەزراوین ناچار دەبێت بۆ خۆمان وا بکەین کە هەلی کارێک بۆ خۆمان دروست بکەین وم بیرۆکەکەشم هەر ئەوەیە کە بتوانم کارێک بکەم چەند کەسێکی تریش لە لای من بەهۆی منەوە سوودمەند بن و لەگەڵ مندا کار بکەن. کاتی کردنەوەی خواردنگەکەم هەموو ڕۆژێ 11 نیوەڕۆ خواردنەکانم حازر دەبێت بۆ 9 شەو و خواردنەکانیشم لەبەرەوە کوردەواری مەردوژار ئێستا خانمان زۆربیان لە دەرەوە کار دەکەن بە ئامیش دایما حەزمان لە خواردنی کوردەواریە زۆر خۆشە شوێنێکە بێ مەسەلەن میوانێکی لە ناکاوە یان حەزێکە داوەتێکە تەڵەب دەکەی خواردنەکان لای من بەردەستە بەڵام من یەک شتم هەیە پێم خۆشە کە دێیت بۆ خواردن مەسەلەن داوەتێکت هەیە شتێکت هەیە پێشتر تەلەفۆنم بۆ بکەی بۆی من کەمیە خواردنەکە بزانم عادەتی کەسەکان بزانم و خواردنەکان دابین کەم. سکاڵە نورەگەل کارمەندم لە خوانی ئالا شوێنێکی جیاوازە یەکەم جارە لە کۆیە ئەو شتە هەبی خواردنەکەیمە کوردەواریە و شوێنی دانیشتن و مێز و کورسیشمانە جیاوازەکەی ئەوەیە خواردنەکانی مە هەمووی کوردەواریە قوڕاو هەیە کفتەیە دۆڵمەیە کوبەیە جاری وایە قەرە خەرمانی دەکەین برنجە فاسولیا و ئۆشتانە لە 7 ئەمە داوام دەکەین ئێرە کراوێ 7 شەو. لە بەشی دومی بەرنامەکەمانە باس لە بابەتێکی تەندروستیەکی نەویش نەشتەرگەری لوتە لە نێوان
جوانکاری یاخۆت ناچاری پێویستبوونایە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر دیلان عارف پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی قورگ و لووتوگێ کاک دکتۆر زۆر بەخێر خۆتان بەخێر بن چاوانەکەم کاک دکتۆر نەشتەرگەری لووت لە کوردستان ماوەیەک نازانم ئەتوانم بڵێم دیاردەی لێ هاتبووە زۆر بوو ئەمە چۆن بزانین پێویستە یاخۆت جوانکاریە لە کاتی جوانکاریشە ئەمە هەر زیانی هەیە یان ئاسایەقی چێکە با بکرێت بەڵێ بێگومان کوردستانی بەشێکە لە جیهان کە شتێکە بێ باو سا بەهۆی ئینتەرنێت و سۆشیال میدیا زۆر زۆر خێرا بڵاوە بێتەوە بەس گرنگ ئەوەیە کە بڵاو بێتەوە بە شێوە دروستەکەی بڵاو بێتەوە نەشتەرگەری لوت ئەوەی کە جەناب مەبەسلێتی و خەڵق عامەکە باسیەکە مەبەسە نەشتەرگەری جوانکاری و جیوب و کاری ڕێکاریە بەگشتی نەشتەرگەرەکانی کە بۆ لوت ئەکرێ مەبەستەکەی لێ جوانکاری یا ڕێکاری بێ ئەوەیە بۆ بە باس و باو لە ناو خەڵقە ئەکرێ بخەنە دوو قەڵبەوە مەبەستێکی تایبەتی نەشتەرگەرەکە کە تەنها و تەنها جوانکاری بێ گۆڕنی شەوە بێ بەبێ هیچ شتێکی تر ئەمە ئەچێتە بابەتی جوانکاری لوتەوە بابەتی دووەم هەیە کە پێوترێ ڕێکاری لوت ڕێکاری لوت دووشت هەڵەگرێت یەک کارێکی وەزیفی کە نەخۆشەکە بەهۆی زیگماکیەوە یا بەهۆی بەرکەوتن و حادیسەیەکەوە کەوتووە لوتی شکاوە لوتی خوار بووە کێشەی بۆ جووبەکانی بۆ دروست بووە ئەمە ئەتوانی تۆ ڕێکاری بۆ بکەیت بە مەبەستی گەڕانەوەی وەزیفەت بە مەبەستی گەڕانەوەی کارە ئاسایەکەی کە ئەو لوتە ئەبێ بیکە لەگەڵ یا کە تۆ ئەمانە چاکرد بێگومان شێوەی لوتەکەش ئەگۆڕێت بەرەو جوانکاری ئەڕوا یعنی کاری ڕێکارێکە هەم وەزیفیە هەم ئەچێتە بابی جوانکاریەوە ئەمە لە ڕووی پێویستی ئایا سوودی هەیە زەرری هەیە ئەکەوێتە سەر هەڵبژاردننی جۆری نەشتەرگەرێکە نەشتەرگەری جوانکاری لە ساسە حەزی کەسەکەیە ئەوێت ڕوخساری جوانتر بێت جوانتر دەرکەوێت ئەوە حەزە ئەبێت گفتوگۆ لەگەڵ پزیشکی خۆیان بکات ئایا ئەمە بۆ ئەو ئەگونجێ ناگونجێ شێوەکەیە گۆڕێ نایگۆڕێ ئەمە لەو حاڵەتەیە قەرارەکە لە سایاسە لای نەخۆشەمێنێتەوە دەکرێت بۆ کەسێک زیانی هەبێ خۆت قازانجی هەبێ ببی کەسەکە ئەگۆڕێت بێگومان ئێمە نابێت ئیشە بکەین کە زیانی هەبێت ئەبێ لەوە دڵنابێتەوە نەخۆشەکە کە ئێمە نابێت بڕیار لەسەر نەشتەرگەریە بین کە زیانی بۆ کەسەکە هەبێت ئێمە هەموو مەبەستەکەمانەوەی کەسەکە سوودی لە بینێتتر سوودەکە ئایا جەستەیە نەفسیە باشە بەڵام ئەبێت پزیشک هەستێ بە هەڵسەنگاندنی حاڵەتەکە گفتوگۆیەکی ڕاست و دروست دوور لە هەموو تەسیراتە جانیبەکان بکاتەوە لەگەڵ نەخۆشەکە ئایا ئەمە چەند سوودی بە نەخۆشەکە بێت چەند زەرری بۆ بێت سوودەکە لە زەرەکە زیاتر بوو نەخۆشەکە پێڕازی بوو کاتە توانی بۆی بکەیت دکتۆر دیلان پۆلێنێکی جوانت کرد با جارێک باسی ئەوانە بکەین کە هیچ مشکلێکی تەندروستیان نییە بەڵ دوایە چینە سەر و گرفتانی تریش تەنها بە ئامانجی ئەوەی ڕەنگە پێوا بێ قەبارە لوتی کەمێک گەورەترە یا ڕەنگە پێوا بێ لارە یان بەرزە یان نزمە کۆمەڵ یان پانە ئەمانە هەمانە یان فەیسی لەگەڵی نایەتەوە هیچ مزاعفاتێک لە درێژماوەدا ئەکرێ لەسەر تەندروستی یاخۆ سیستەمی هەناسەدانی ئەو کەسە دروست بێت لەسەر ساغی و بەبێ هیچ گرفتێکی تەندروستی تەنها بە ئامانجی گۆڕینی شکل و شێوەی لوتی ئەیەوێ دەستکاری بکە بەڵێ وەکو ماکی لاوەکی درێژخایان تا ئێستا کەس ناتوانێت ئەو وەڵام و باتەوە بە من و بە هەمووشەوە کە نەشتەرگەری جوانکاری تازەیە جوانکاری لو تازەیە عمری نەشتەرگەرەکە لەوە ئەچێت لە یەکەم لەحظەوە کە دەرچوو بێت تقریبان عمری نەگاتە 20 ساڵ 20 ساڵیش لە تەمەنی پزیشکیە بۆ ئەوەی بزانی ماکی لاوەکی دوور و درێژ هەیە کورتە ماوەیەکی کورتە وەرەوە بەڵام ئەتوانین لە مامناوەندا باسیکەین لە مدەیەکی مامناوەندا دوای 10 ساڵ دوای 15 ساڵ ئەتوانین قسەی لەسەرکەین بێگومان لەگەڵ هەڵچوونی تەمەنە جسم گۆڕانکاری بەسەرایەت ئەم لوتەش کە تۆ دەستکاری ئەەکەی لەگەڵ هەڵچوونی تەمانە گۆڕانکاری بەسەرایەت یعنی بە تەکیدی وەکو یەکەم جار نامێنێتەوە گۆڕانکاری هەر بەسەرایەت بەڵام ئایا گۆڕانکارێکە لوتەکە وێرانەکە ناشرینەکە نە ئەبێت نەختە بە ئینسافەوە قسە لەسەر مۆزوعەکە بکەین کەسێک کە مەبەسەکەی لی تەنها جوانکاری بێت کێشەی تەندروستی یەک لایکینەوە ئەوەی کە ساغ و سەلیم و پرسیار بێ بترسێ بزانین ترسیەوێت کاکە شوانجان وەکو لە سەرتاوەتمان هەموو شتێک کە دەستی بۆ ئەبێ یەکەم جار هەڵسەنگاندنێکی زانستی لە سایاسەی بۆ بکەیت بۆ لوتی کەسەکە بۆ شێوازی لوتی کەسەکە بۆ سایکۆلۆژی کەسەکە ئایا ئەم کەسە بەفعلی لوتی ناشرینە ئەوێ جوانیکە یا دوای قسە و قسەڵۆ کەوتووە
یا خەڵق تعلیقی لێ و کاری کردو سەر دەرونی کەسەکە ئەمانە زۆر مهمە جاری وایە کەسەکە لوتی ناشرین نییە بەس خەڵق ئەوەی پێ ئەڵێ بۆ بەشتێکی نەفسی لە مێشکی کەسەکە ئەمە تۆ تا بەیانی ئیشی بۆ بکەیت ئیشی جوانترین ئیشی بۆ بکەیت یەکێ بێت لەولەوە پێ بڵێ لوتە ناشرینە تەسیری تێکاتەوە تووشی کێشە ئەبێت ئەچێتە نەشتەرگەری دووەم سێم من نەخۆشمان نەبوو هاتوو 5 نەشتەرگەری بۆ کراوە ئەو کارساتە بەسەراحەت کابێ هەڵسەنگاندنێکی نەفسی سایکۆلۆژی لە سایاسە بۆ ئەو کەسە بکرێ باشیگان بەڵام مەبەستیش ئەوە نییە کەسەکە کێشەی تەندروستی نییە بەس جوانکاری لوتەکەیە ئەساسیات هەیە لە نەشتەرگەری جوانکاریە وەکو ئەندازیاری وەکو هەندسەی تەسمیم تۆ کە دەستکاری ئەو لوتەکەی بە ئەندازەیە دەستکاریەکەی کە مەفروزە تەسیر نەکاتە سەر هەناسەدانی شێوەی لوتەکەی بۆ نەختێک گۆڕانکاری بۆکەی بیگونجێنی لەگەڵ دەموچاوەکە بە مەرجە پزیشکەکە لە سایاسە بە قسەی نەخۆشەکە نەکە نەخۆش دیێت ئەڵێ لوتێکی قەڵەمی و ڕسمێکە پیشانەیە ئەڵێ ڕسم بۆ بکە ئەوە غەڵەتە نابێت پزیک لە سایاسە بە قسەی نەخۆش بکە سە خاتونێت داوای جوانکاری لە منەکە ئەڵێ من وکو ئەم ڕسمامەوێت مەرجنی ئەمەی کە بوو ئەم ڕسمە کراوە بۆ تۆ ببێ بەڵام ئەکرێ ئەگەر لە حاڵتێکیشە ئەو ینی کەسێک بێوێت من شخصی خۆم نایکەم بۆ نایکەم قاڵبی دەموچاوی تۆ لوتێک ئەخوازێ ڕفیقەکە و قاڵبێکی ترە دەموچاوی لوتێکی کە ئەخوازێ لوت سنتەری دەموچاوە ئەبێ بیگونجێنی لەگەڵ هەموو دەموچاوەکەیە دەموچاوێکی درۆشکۆلت بۆیت کەسێ دەموچاوی درێژکۆلەیە ئەڵێ لوتێکی پشکۆلم بۆ بکە لوتەکەم وا بۆ پشکۆلە بکەرەوە شێوەی دەموچاوەکە ئەشێوێ لوتی زۆر نام و ئەبین بەجددی ئەوەندە بچوک بۆتەوە کە زۆر جار هەر قسەشیان بۆ ناکرێ بەڕاستی من بینیمانە بە تایبەتی لە تۆڕە کۆوڵاتیەکانە کەسانێکی زۆر پێ ئەوە غەڵەتەکە لە چیە من بدایەت پێم وتیوتم ئەبێ هەڵسەنگاندنێکی زانستی بۆ ئەو شتە بکرێ بیرمان نەچێتەوە جوانکاری لوت زۆر جیاوازە لەگەڵ جوانکاریەکانی تر مەسەڵەن خاتون هەیە جوانکاری وەستنیەکە بۆ سمتەکە بۆ ورگەکە بۆ ڕوومەتەکە بۆ ناوچوانیەکە ئەم جوانکاریانە ئەچێتە تەنها بابی جوانکاریەوە بەڵام لوت بیرمان نەچێت لوت خوا بۆ هەناسەدان دروستی کردو ئێمە ئەبێت تا ئەو حەدە دەستکاری لوتەکە بکەین کە هەناسەی نەخۆشەکە و وەزیفەی لوتەکە تێک نەچێت بەڵام باوەکەوای لێ هاتووە ئێستا بازاڕەکەوای لێ هاتووە نەک لێرە لە زۆربەی زۆری جیهان تەدەخولات دەکرێت لە ئیشی پزیشکیە ئەڵێ من لوتم ئەبێ ئاوا بێ ئاوا بێ هەناسەت پێ نایرێ ئەڵێ نام مشکلم نێ هەناسم نایە بەدەم هەناسەیەم ئێوە غەڵەتە ئەبێ تی بگەێنرێ ئەبێ قەناعەتی پێ بکرێ هەدەفی یەکەمی نەشتەرگەرێکە ئەبێ نەخۆشەکە هەناسە بە بە شێوەیەکی جوان کە نەبێ بە معانات بووی لەگەڵ ئەوەشە ڕێکاری جوانکارێکی بۆ بکرێت نەخۆشەکە کێشەی نابێت بەعکسەوە دەرونی باشترە بێت باشتر بیر لە دەوروبەرەکەی کاتەوە ئاسوودەترە بێ بەڵام من عملیاتێکی بۆ بکەم دوای ئەوە نتوانێت هەناسەبا بە ئیسراحەت دوای 15 ساڵ تووشی التیاباتی مزمنی جووبە بێت گۆشتی زیاد دروستەکە لوتی سەرێشەی تووشە بێت چایی زعیفە بێ ئەمانەی ئاڵسێ ئەمە تەعزیبە لەبەر ئەوە بێ هەڵسەنگاندنێکی تەندروست یەکەم جار بکرێ بۆ نەخۆشەکە زانی نەخۆشەکە بزڵبت چی ئەوێت ئەگەر زانی و ناگونجێ لەگەڵ ڕێکارە پزیشکەکان بەڕای من نەکرێ باشترە هیچ ستاندارێک هەیە ینی بۆ ئێوەی پزیشک بیگرنە بەر بۆ کاتێ نەشتەرگەری ئەەکەن کە گرنگە ئەم کەس ئەمانە لە بەرچاوکرێ بۆ ڕێکردنەوە بێ زیاتر نەک ئەوەی کە هەیە ئەم بۆ لوتێکی قوسی هەبێ باریکی هەبێ تیژی هەبێ سوزانم ئەم بابەتانە باسەکرێت ئەو هیچ ستاندارێکتان هەیە بەڵێ وەکو نەشتەرگەری جوانکاری بۆ جوانکاری لوت مەجموعەیە ستانداردی جیهانی هەیە کە ئەبێ پەیڕۆ بکرێ ئەبێ پەیڕۆ بکرێ بۆ نمونە بەرزکردنەوەی ئەمەی لوت پێشی لوت لە ئافرەتە بە پلەیەک بەرزەکرێتەوە لە پیاوە بە پلەیە بەرزەکرێتەوە باشە پانی لوتەکە قوسی لوتەکە ئەمانە ستانداردە لە نەشتەرگەری جوانکاری بەڵام زۆر جار پەیڕۆ ناکرێت بۆ پەیڕۆ ناکرێت تەدەخلی نەخۆشەکە کۆمەلگاکە ئێستا لە ئێران قوسیەکەنەوە لوتەکە ئەوە باوە لێوێ من لوتێکی ڕێکی بۆ بکەم ئاسایی احتیمال حەزی لێ نەبێ کۆمەلگاکە حکومەکە لەسەر شێوازەکە لەگەڵ حەزی کەسەکە بەڵام بیرمان نەچێتەوە ئەو ستانداردە لایەنە پزیشکەکەوە هەر ئەمێنێتەوە ئەبێ پەیڕۆ بکرێ پزیشکی جوانکاری دوو شتە یەک ئەلمە دوو فەنە ئەلمەکە لەوایە تۆ لانەی لە ئەساسیاتی پزیشکەکە کە ئەو کەسە لوتی بتوانێت بە ئاسانی هەناسە بە لەگەڵیا فەنەکە ڕسمەکە ئەوەیە ئەو لوتە بە جوانترین شێواز بیگونجێنیتەوە لەگەڵ قاڵبی عامی دەموچاوەکە کە بیرمان نەچێت ئەم لوتە بەشەکە لە دەموچایی جەنابە من کە سەیری تۆ ئەەکەم سەیری دەموچاوەکەم سەیری لوتە ناکەم
جاری وایە لوتەکە زۆر جوان ئەگە بە تاقیتەنە بە سەری لوتەکە بکەین جوانە بەڵام بەڵام کە سەری هەموو دەموچاوەکەکەی لەگەڵ دەموچاوەکە سێرەکەی ناگونجێت دەموچاوەکەی شەوانەوە لەبەر ئەوە لوت بە تاقی تەنیا نابێت سێر بکرێت بیرمان نەچێت لەم هۆڵە گەورەیە ئەگەر من ئەم دیوارە بە جوانی بۆ ئێوە بکەم و بەڵام ئەلەیاشتێکی نەشازی تیا بێت هەموو دیکۆرەکە تێکەیە ئەبێ ئەوەی کە دایانم لەوێ بیگونجێنم لەگە دیکۆرە عامەکە لوتی شوایە دکتۆر ڕێک گرفتەکە لێرەیە من بۆیە ئەو پرسیارم کردوتم باجارە لەولەوە گەڕین ئەوەی لەسەر ساهین لەسەر ساغی بۆ جوانکاریکە دوای وەڵا پەشیمانم جوان دەرنەچوو دکتۆرەکە باش نەبوو خراپی کرد سەقەتی کرد لار بوو لارتر بووە گەورەتر بووە مشکلەکە لەوەیە یعنی لە سەرەتاوە نەخۆشەکانیە نەڵێ ئێمە ئەوەمانەوێ آخر تۆ ئەوەت ئەوێ نابێ ینێ ئەم پەیامە حەزەکەمانی تۆزێک ئەو وشیارە بڵاوکەیتەوە بۆ کەسێک کە ئەوش ئەچێتەوە سەر ئەوەی کە یەکەم جار باسەوەی کاکەشان هەڵسەنگاندنی سایکۆلۆژی نەخۆشەکە باری دەرونی نەخۆشەکە زۆر زۆر مهمە تۆ ئەبێ بزانانی ئەو نەخۆشە چیە بێت بۆچی هاتووە ئایا فعلەن پێویستی پێ ئایا فعلەن حەزی خۆیەتی یا دوای چاولێکەری کەوتووە یا یەکێ تعلیقی لێ ئەیە یا یەکێ تەسیری تێکردووە یەکێ داوای لێ کردووە بۆ نمونە خاتونێکی بەڕێزیەت ئەڵێ وەڵام من حەزەکەم دەستکاری لوتەکەم وەلو دکتۆر من خۆم زۆرم بەدڵە بەس دەستگیرانەکەم ئەڵێ بیکە ئەمە لێرە کارەساتەوە نەشتەرگەریە بکەیت ئەم لەبەر خاتری یەکێکیکە ئێمە نەشتەرگەرەکە و کرد خوا قسمەت و نەسیبی نێنان نەبوو بە خێزانی ئەوە ئەو کردێتی دوای ئەوە شەڕەکە بە تۆ فڕۆشە ئەبێ بزانید نەخۆشەکە چی ئەوێت هەڵسەنگاندنی سایکۆلۆژی زۆر زۆر مهمە جوانکاری زۆر شت هەیە نەخۆشە بێت لی تێبگا ئەمە ئەوە نیە دکتۆر سەلام و عەلەیکوم وەڵامێت تەجویل لێ بکەم چۆنە و بەچەنە و چۆن ئەکرێ نە ئەبێت دانیشی لەگەڵ نەخۆشەکە بزانی ئەم کەسە چی ئەوێت ئیشەکەی چیە ئایا ئەو کەسە لەو نەوەیە کە پابەندی ڕێنمایەکانی دوای نەشتەرگەری ئەبێت زۆر جار نەشتەرگەری بۆکەی هیچ کێشەیەکی نییە بە نەخۆشکاڵی مەخەوە لەسەر پشت ماوەیە لەسەر لا مەخەوە ئەڵێ دکتۆر خۆمم پێناگیرێ ئەگام لێنێ کە ئەکەوێتە سەر لا لوت بیدایەت تۆ هەمووی هەڵەوەشێنی چاکیەکە ئیدوریتەوە کە لەسەر لا قەوێت بەقسەی تۆ ناکات لە ڕێنمایەکەم بە تەکید لارە بێتەوە یا پێڵەی کاکە ئەم جوانکاریە بۆ تۆ ناگونجێت تۆ وەستای کرێکاری ئیشی قورسەکەی شت بەرلوتێ ئەکەوێت ئەبێشتی بەرنەکەوێت سەرێکی دوای مانگە نەشتەرگەریکەیتەوە وڵات بۆکسێکی بەرکەوتەوە وڵا کەوتوم تێڵایەکی بەرکەوتەوە یا شتێکی بەرکەوتەوە لوتەکەی تێکەچێتەوە یا کابرا لە معاملێکە ئیشەکە تۆ پێڵی پارێز بکات تەپوتۆز دووکەڵ نەچێ بەسەرتا ماوادی کیمیایی نەچێ بەسەرتا با ناولوتە ناوەسێ بە جوانی بگریسێتەوە برینەکانە لە معاملێکی چیمەنتۆ ئیشەکە ماسک ناکە تەپوتۆزی دنیا بەسەریا ئەمانە کێشە بۆ نەشتەرگەرەکە دروستەکە یا تۆ تعلیماتی ئەیتێ ئەڵێ ئەم لوتە کە من عملیاتم بۆ کردی 6 مانگ تا ساڵە نابێ حملکەی سکە بێت یەکسەر سەرێکی دوای 2 مانگ سکی هەیە ئاڵسێتەوە لوتەکە خۆی نەگرتووە ئەم ئافرەتە حملەکات ئاڵسێتەوە لوتی جارێکە تێکەچێتەوە یا مناڵی هەیە سکەلی پیایە دەستی پیایە ئازێتی ئەیە شتەکە زۆر زۆر لەوە گەورەتر ئەبێ نەخۆشەکە زۆر زۆر باش تێبگات لە ڕێنمایەکان لە ئەساسیاتەکان لە پەیڕۆکردنی نەسیحەتی دکتۆرەکە بۆ دوای نەشتەرگەرێکە زۆر باشە ئێستا مادەم هەر باس لە بەشە جوانکاریەکەیەکەین کەسانێک هەن چەند بارە دووبارەیەکەنەوە یەکەم نا دووەم نا سێم دووبارەیەکەنەوە ئەمە تا چەندێک ئاسایی ئایا دەکرێت گەر کەسێک یەکەم جار بۆ نمونە باشی بۆی نەکرا بێت دووبارەی بکاتەوە ئێوە لە ڕێی پزیشکێکەوە بەڵێ عادەتەن زۆربەی هۆکاری دووبارە بوونەوەکان بارە دەرونیەکەیە زۆربەی ناڵم هەمووی باری دەرونی کەسەکەیە حەزی لێنێ ئەتر حەزی لێنیە ئایا ئەوە نیە کە لە بیدایەت لە مێشکا بۆ یا یەکێک تعلیقێکی لێە یا لوتیەکی کە ئەبینێ لەو دەموچاوە جوانە ئەگونجە حەزی لەوەیە باشە زۆربەی زۆری حاڵەتەکانەتوان بڵم لە سەیە هەشتای حاڵەتی دووبارە بوونەوەکان بابەتە دەرونیەکەیە هەنە حاڵەت هەیە بڵێ احتیمالە غەڵەتی تەکنیک بێ دکتۆریش ئینسانە معسووم نیە لە غەڵەت احتیمالە غەڵەتی لە کاتی نەشتەرگەرێکە ڕوویا بێ هۆکاری ماکی لاوەشی یا نەخۆشەکە پابەندی ڕێنمایەکان نەبووە هی دوای نەشتەرگەری کێشەی وە دروست بووە نەشتەرگەری دووبارەکردنەوە هەیە ستاندەرێکە لە جیهانە و لە کتێبەکانە نووسراوە و تەنانەت ڕێکارەکانیشی بۆ نووسراوە عادەتەن دووبارەکردنەوەی نەشتەرگەری قورسە نەتیجەی باش ئەو نەتیجەی نایە بەدەسەوە کە نەخۆش چاوەڕێیەکات ئەم لوتە میکانۆیەک نییە لێگۆیەک نییە و میکە مناڵ یاری پێکا بە هۆسی خۆم دەستکاریکەم من یەکەم جار کە نەشتەرگەری بۆکەم ئیش لەسەر ئەو شانانەکەم کە خوا دروستی کردو ئەم شانانە ئاسانترە دەستکاریکردنی نەشتەرگەری یەکەم جار نەشتەرگەری دووەم جار هەڵوەشێنراوە و چاکراوەتەوە
شێواوە ناوە ئیشکردن تایە قورسترە ئەساسی نەشتەگەری جوانکاریش بەکارهێنانی کڕکراگەی لوتەکە خۆیەتی بۆ دووبارە دروستکردنەوەی لوتەکە لە نەشتەرگەری یەکەم جارە تۆ کڕکراگەی زۆربەی زۆری بەکارێنی بۆ نەشتەرگەری دووەم جار نامێنێ زۆربەی نەشتەرگەرەکانی کە دووەم جار و سێم جارەکرێتەوە پێویستە بە کڕکراگە ئەبێ بۆی جارێک کە ئەو لوتە دروستکەیتەوە ئەو کڕکراگەی لە دوو شوێنەوەتوانین بێنین یا لێرەوە لە گوێوە ئەش بۆ هەندێک نەشتەرگەری تایبەتی پچکۆلا ئەتوانی بەکاری بێنێ چکەم کڕکراگەی ئێرە بچووکترە و خواروخێچە و نەرمترە بۆ هەموو نەشتەگەریە نابێ بۆ ئەوانەی کە لوتیان بەتەواتی ئەشەوێ ئەتر شتی بەرەکەوێت چاڵە بێت کڕکراگەی تیانەماوە زۆر خوارە پێیزمان بە کڕکراگەی بەقوترە وەکو چۆن خانوویەکەکەی تۆ پێویستە بە شیش و چیمەندۆ و شیشی باش و بەقوتە ئێمە ئەنەشێت ئەمە جارێ دووبارەی کە ئەبێ دروستی کەیتەوە لەناو ئەبێ بە ناچاری کڕکراگەی قەفەسی سەدری ینی قەفەسەی سن وەرگین کڕکراگە پارچەی لێرەوە وەرەگرین دووبارە دەستکاریەکەینەوە بەکارێنینەوە لەو لوتەکە دووبارەکردنەوە هەیە سێبارەکردنەوە هەیە چواربارەکردنەوە شێ زۆر باش ئەمانەمان بینیوە دکتۆر میلان دیلان ئینمان زۆر بوو ئەمڕۆ کاگیبراهیم و دیلال و ئەمان ئەمڕۆ زۆر بوو لێرە ئەو حاڵەتە بابن ئەو کەیسانەی کە هەر بەڕاستی کێشیان هەیە شکاون لاربوون لە مناڵیا یاخود لە ڕووداوێکی هات و چۆ یان باڵێن لە بەشی سەرەوە جیوباوەی کە نەخۆشیانە هەم باست لەوە کرێت چاکردنەوەش بێ و لە پاڵیشا کەمێک ڕێکردنەوە ئەمانە تاچنێک باڵێن سەرکەوتوترە یاخود گونجاوترە لەگەڵ فەیسی گشتەکەیەتەوە و هەروەها گرفتیشی کەمترە باڵێن لە سایسە گونجاو هیچ کێشەی نییە تۆ کابرا هاتوو بە لەو لە مناڵەیە کێشەیەکی زگماکیە بۆ یا کەوتۆ بۆ نمونە کە ئەکەوێ ئەم لوتە ئەشکێ و دوایی لەگە گەشەکردنا گەورە ئەبێتەوە خوارە بێ کە کۆڵەکە لە ناو خوار بوو شێوەی دەرەوەشی خوارەکە تۆ بۆ ئەوی هەناسی بۆ بگەڕێنیتەوە دانیشی ناوە ڕێککەیتەوە کە تۆ ئەساسەکە و ڕێکردەوە شێوی لوتەکەش ڕێکەبێتەوە ئێمە بۆ هەناسە کردمان بۆ کێشەی هەناسەکەی بۆمان کرد کە ڕێکمان کردەوە شێوەکە شەڕەکەبێتەوە یانێ بێتەوە بە جوانکاری لەگەڵ جوانکاری پێویستیە ئەمەیان وەکو پێم وتی بیدایەت پۆڵەنێکم بۆ کردی جوانکاری ڕێکاری ئەم دوانە هەیە مەبەستی سەرەکی بەس جوانکاریە کێشەی نییە هیچ کێشەیەکی نییە ئەی خاتە بابی جوانکاریەوە ئەیکەیت بە جوانکاری بووی باشە بەڵام هەیە نا بە فعلی کێشەی هەیە ئەو کێشە فعلیە کە هەیەی خواری کۆڵەکەی لوتەکەیە قوسی لوتەکەیە کێشەی هەناسەدانی بۆ دروست کردەوە توی ئەمانە چاکەکەی کە ئەمانە و چاکرد چونکە خۆی ئەساسی خەلەلی لوتەکەیە کە ڕێکە کردەوە لوتەکەش ڕێکەبێتەوە لەگەڵە لەبەرەوە ئەچێتە بابەتی ڕێکاری و جوانکاری گرفت حسەکەم بەڕاستیانی دکتۆر دیلان سەرنجی بەڕێز بدان زۆر جاچین بۆ شوێنەڵێ کۆرەخوار هاتوین بۆیرە با مەرحەیەکی فڵان کەسیش بکەین لە نەشتەرگەری ڕێکاریە ئەم گرفتە هەیە ینی من زۆرم بیستوە ئەمە تا چەندێک ئەکرێ گونجاوە ئەڵێ کوڕەخۆ هەر ڕێکاریەکە با جوانکاریەکەش بکەم ئەمەمانەوێ ئەو قسەیە ڕێتی ئەچێت لە دوو لاوە ئێستا بۆ شەرحەکەم نەخۆشەیە بۆ لاو لوتێکی جوان و ڕێکپێکی هەیە کێشەی نییە کە فەحسیەکەی سەرەکەی کۆڵەکەی لوتی لە ناو خوارەوە ڕەفەکانی گەورە بۆ کێشەی زۆرە ئەمە ئەکرێت قۆڵەکەی لە ناوە بۆ ڕێکەیتەوە بە نەشتەرگەریەکی کەمتر ئاسانتر سووکتر بێشکانی ئەسخان ئەوانە ئێستا نایچووپێنین بەڵام با بڵێن جەنابە تۆ کێشەیەکی کۆڵەکەی لوتە هەیە لە ناوە پێست بە ڕێکردنەوەکە بەڵام لوتە بەعام ڕێکە ئەمە ئەکرێ نەشتەرگەری کۆڵەکەی لوتە بۆ بکەم نەک نەشتەرگەری ڕێکاری لە ناوە تەنانەت تەقەڵیشی تێناکەوێت ئەمەد بۆکەم لە ناوە کۆڵەکە ڕێکەینەوە هەناسە چاکە بێت کێشەکانت هەمووی حەلەبێ شێوەی لوتە و خۆیەتی بەڵام کەسی وا هەیە خواری کۆڵەکەی لوتەکەی بە ئەندازەیەکە شێوەکەی دەرەوەشی تێگاوە ئەمەش ئەم کەسە ئەکرێ دوو نەشتەرگەری بۆ بکرێ ئەکرێ وەکو جەنابە لە ناوە نەشتەرگەرەکە بۆ بکەم و لوتەکە بە خواری بمێنێتەوە بەڵام هەناسی چاک بێ ئەکرێت کۆڵەکەشی بۆ ڕێکەمەوە و لوتەکەشی بۆ ڕێکەمەوە شێوازی نەشتەرگەرێکە ئەگۆڕێ جا عادەتەن ئەوەی کە ئەڵێ بۆ ئەمە هاتوون بە ئەمەش بکەم لەلایەکەوە حەقێتی کابرا بەنجی ئام وەرەگرێ کە بەنجی ئامەکەی وەرگرت بۆچی شەوەی لوتەکەشی لەگەڵ خەلە لە ئەساسەکە ڕێک ناکاتەوە ئەگونجە کابرا نەشتەرگەریەکەی یەکەمی لەوە چێت 35 دقەی پێ بچێت ئەگە بیکە بە جوانکاری ئەوێ بە سەعات و چارێکی سەعات و نیوە پارەی یاوە خۆی حاضر کردووە خەتەریاتەکەی وەرگرتووە هی بەنجە ئامەکە بۆ لەگەڵیا لوتی شەڕێک ناکاتەوە قسەکەی ڕێیتی ئەچێ هەیە بەبەردە دوو تۆلەکە ئەوە ڕاستەکەیە من پێتەڵم ڕێکردنەوەی کۆڵەکەی لوت دوو شێوەیە
یا مەبەستەکە لی تەنها وەزیفیە ئەتەوێت تۆ هەناسە چاکتر بێ کێشەکانت حەل بێ ئەمە بۆ یەکی ئەگونجە کە شێوەی لوتی ڕێک بێت معقول بێت بەڵام هەیە نە کابرا پارێشی بیتی جوانکارێکە ناکە ئەو کێشەی بۆ حەلکەی جوانکارێکە ناکە بەڵام ئەڵێ دکتۆر من کە بەنجەکەم وەرگرت ڕاستە بۆ ئەمەشم بۆ ناکەی لەگەڵێ من نامەوێت حەزم لێ نییە بەڵام ئیسا هەراسان بووم ئەکرێت بەبێ بنج ئەمە بۆ حەلکەی ئەڵێ نەخێ ناکرێت ئەڵە کە بەنجەکەم وەرگرت لوتەکەشم بۆ ڕێکەرەوە لەگەڵێ ینی ئەوەیان ڕێیتی ئەچێ باشە ینی هەستەکەم گۆڕانکارێکی زۆریش هەیە لە نرخەکانە ینی ئەبی لە کوردستانە وەکو جۆرێک لە خەڵک سەریان تێ کردووە و لە هەمان کاتیشا سعری جیاواز بینین دکتۆرەکە بینین زۆر بە هەرزانێکە هەمانە زۆر بەگران هەمانەڵێ وڵا ئەفلان باشە ئەم باشە هۆکاری ئەم جیاوازیە لە نرخ و شێوازی نەشتەرگەریەکە بۆچی ئەگەڕێتەوە مۆزۆعێکە باس کرد زۆر مهمە ئێستا احتیمال من لێرە قسە بکەم نەختەیە برادران و کارۆزستانی تەندروستی و سندیکال لێم عاجز بن بەڵام ئەوەی کە دکتۆر دیلا بناسی زانێت بە سەراحەت قساکە و دائما قسە ڕاستەکان ئەڵێ بەداخەوە نەتیجەی زعیفی دامەزراوەی تەندروستیە ئێمە خۆی سندیکای پزیشکانمان هەیە ئەمە نرخەکان دیاریەکە و فعلا نرخەکان دیاری کراوە لە سندیکاوە ڕەنجی و بەدانراوە لەمنەوە بۆ ئەوانە لەم حاڵەتە لەمنەوە بۆ ئەوە لەم حاڵەتە بەڵام کە پاوەڕ و قووەت نەما لە دامەزراوە تەندروستەکانە ئەم شتانە ڕۆیات ئەم کێشەیەش کەی بە تەواوەتی سەری هەڵا لە 2014ەوە لە دوای هاتنی داعش و تێکچوونی باری ئابووری ئەمە ڕوویات بازاڕی سلێمانی ئەمە بە تایبەت ئەم کێشەی لە سلێمانیە هەیە لە هەولێرە دووەکانیمانە بە دڵنیاییەوە قسەیاکەم لێرە نەشتەرگەری بۆ نمونە دکتۆر هەیە لەوە چێ بە 650 دلار بیکات کە بەڕێی من ئەوە نەچێتە تەشبیهاتەوە گەورەترین تاوانە باشە بۆ ینی هێڵێ خۆ هەمان نەشتەرگەری قەچێک ئەگەر بنرخی کەمتر بۆم بکرێت خاتونجان ئێمە ئەزانی نەشتەرگەری کێشەکانی چێ و چی نییە باشە ئێمە ئەزانین کێشەکانی چێ نرخی نەشتەرگەری جوانکاری لە هیچ شوێنێکا لە دنیاە بۆ سعرە نییە مەبەستەکە مهمی و خراپەکەی نییە نەشتەرگەری جوانکاری نەشتەرگەریەکی حەزە ئێستا من پێ دەڵم حەقە نەشتەرگەری خوا نەخواستە شێرپەنجەی مەمکە شێرپەنجەی کۆڵۆنە نەشتەرگەری جیوبە ئەمانی کە فعلا نەخۆشەکە نەخۆشە و پێویستی پێێتی من پێ دەڵم با هەمووی بەخۆڕایی بکرێ با لە حکومی بەخۆڕایی بکرێ با کەمترین سعری هەبێت کابرا نەخۆشە بەس نەشتەرگەری جوانکاری خاتون جەناب کەس سوراوێک یا مەیکەپێک تێ بە خۆڕایی بیکەی تۆ بۆ جوانکاری خۆت پارە ئەی نەشتەرگەریەکانیش ئاوایە لێرە ئەو دووشتە تێکیاوە لەبەر خاتری ئەم و لەبەر خاتری ئەم سەر بۆ ئەو سەربەوە ئەمە وای لێ کردووە ئەم پاوەێکیە بێ ئەم نەیبێت ئەم سعر زیاکە و سعر کەمەکاتەوە بۆیە نەخۆشەکان ڕاکێشە بەڵام ئەوە کێشە ئەساسەکان دروستەکان نەخۆش کە ئەچێ بۆ لای پزیشک ئەبێت لەسەر ئاستی پزیشکەکە بچێت ئەو پزیشکە چەند ئەتوانێت خزمەتی بکات ئەبێت ئەو پزیشکە چەند ئەلمی تازەی پێ و ئەتوانێت خزمەتی ئەو نەخۆشە بکات نابێت نەخۆش دکتۆرێک هەڵبژێرە بۆ جوانکاری لەبەر ئەوەی هەرزانترە خۆی ئەوە غەڵەتەکان دروستەکە ئەوە کێشەی دووبارە بوونەوە سێبارە بوونەوە دروستەکات کە من پزیشکێک هەڵبژێرم وەڵا ئەم پزیشکە بەمەنە ئەیکا ئەوە بە هەرزانترێکە بە نیوە قیمەتێکە کاتم نەچمە لای نیوە قیمەتەکە ئەمە کێشەکان دروستە باشەی ڕۆڵی دامەزراوە تەندروستیەکان بەڕێوەبەتی گشتی تەندروستی یانی ئەمانە بەس ئیشیان چییانە چیەکەن ئەمە ئیشی سندیکا بەر هەڵاوش لەوان قانونەکە هەیە ئەیکێ بێت چاودێری بێ بۆ جێبەجێکردنی ینی ئەیکا هەنی بۆ تۆ ئەحراجبی لەبەرەوەی گراندانتنی یا هەرزاندانتنی ئەمە مشکلە ینی کاکە شوانگیان لەم وڵاتە لە قانونی عراقیە حکمی ئەعدام هەیە یانە بەدڵنیایەوە هەیە تەنفیزەکرێ بەداخەوە نەکرێت ناڵێن بەداخەوە چکە کەسێک شیانی ئەدامێ بەڕاستیە بێ بکرێت چکە زۆر دیمەنی ناشرینیە ناکرێت لە قانونی هینی شارێمیشانیمان سندیکایە قانونەکان هەیە من وەرەقەکەم لایەوە ئەدەمێ قانونەکان هەیە کێ تەنفیزیەکە کێ بەدادەشێت دامەزراوە حکومیەکان لە چه ڕۆتینێکات بۆت هەبوو تۆ لە خەسخانەیە نەخۆش بە 3000 بینی بەڵام لە خەسخانەیە کە بە 20000 و 15000 بینی ئەمە فەرقە دروستەکە کارەسە دروستەکات ستاندەری نەقابە هەیە نابێ بشکێنرێت بۆچی کە هەموو نرخەکان یەک بوون ئەو کاتە باشی و خراپی دکتۆر بە ئاستەکەی خۆی دەرەکەوێت نەک لە پارەکە نەخۆش کە هەیەتە لای من ئەچێتە لای تۆ ئەچێتە لای ئەو لەسەر ئەساسی ئاستە عەلمیەکە هەیەتە لای من و لای تۆ ئێستا بەداخەوە بارە ئابوورێکە وای لێ کردووە نەخۆش کە دکتۆرەکە لەبژێرێ بیر لە پارەکە ئاکاتەوە بیر لە نەتیجەی نەشتەگەریەکە خەسخانە هەرزانەکان هەفتە نەخۆشە بینە پزیشکەکە دکتۆری کەشەیە کە ئاستی ممکنە زۆر
لە هاوڕێکانی باشتر بێ کلینیکەکەی بەستاندەری سندیکا ئەڕوا لەوەچێ نەخۆشی کەمتر لێ بێ کاتەی ئێستا هەڵبژاردەکە بۆ بە پارە نەبوو بە ئاستە زانستێکە جیاوازی نرخەکان ئەوە دروستەکە یەک نمونی پشکۆلەت پێڵم بۆیە ئەم بابەتی نرخە من حەزم لە مۆزوع نەبوو بە جدی چکە زۆر لێم عاجز دەبێت ئەم سەراحەتانە زۆر جار ئەڵێ بەرامبەرەکە عاجزەکە هەرزانترین نرخی نەشتەرگەری ئێستا لە سلێمانیە بە جوانکاریەکانی شۆ من پێ دەڵێم تایەتی بە 650 هزار نەشتەرگەریەکی جوانکاری لوت دەکات لە ئێستاە 700,000 چەندێکەکە 450 دلار کەمترەکە وایە لە هەولێر کەمترین نرخ 1500 دلار لە دوهۆک کەمترین نرخ 2500 دلار لە بەغا پزیشکی تایە 4000 دلار ئەمەلاتەکەکە ئەم هەرزانیی کە لێرە هەیە ئەمە کارەساتی بە دوای ئەخڵقە ئەو لە منی وەرگرن و من احتمال لە ئێستا ئەگەر لەگەڵ ئەم مەوجەیە بڕۆم ئیسفادە بکەم ئێستا مستەقبەلەن زەرێکی زۆر زۆرەکەم ئەم هەرزانیە لە نەشتەرگەری جوانکاریە وا لە هەموو خەڵقێکەکە بچێ بیکە نەشتەرگەری جوانکاری بۆ هەموو کەسێ نییە بۆ حاڵەتە زەڕانەیە خاتونێکەیە دەموچاوی شەواوە لوتی خوارە وای لێ کردووە کەس ناچێت بەلایە کەس ناچێت بۆ داوای بەبار شتی وامان بینیەوە کچ هەو بۆ هاتووە ئەڵێ دکتۆر فریام کەەوە شتێکم بۆ بکە عملیاتێکم بۆ بکە داواکارم هەبێ عمرم خەریکە ئەڕوا زۆرمان لەو بابەتە بینیوە ئەوە ضرورە بۆی بکەیت نەکێکی هاتووە وڵا ئەمە ملیمێکی بەرزە بە ئەمە چاکەم لەبەرەوەی پارەکە هەرزانە ئەمە ئەگەر نرخی نەشتەرگەرەکان بچێتەوە قاڵبەکەی خۆی کێشەکەمتر ڕۆیە نەشتەرگەری حەق بۆ کەسی حەق ئەکرێت زۆر ڕاستە دکتۆر یانەوەی تۆزێک بە ویژدان و گوێ بگرێت لە نێتی دڵت تێگاوە چاگەزانانی مەبەستەکە چییە سپاس بۆ بەشداریکردنت دەستەکانت خۆش بێ و بۆ شکر کۆلوتی من کێشێ نیە هەنێ نمونەیە نایە لەسەری حەزە ئەگەڕێنەوە بۆی نەگەڵ جوان کاری حەزە وەکو وەزیفە مشکلەیە ناست نییە کێشت نییە بەڵام وڵا هەستەکەم کێشێ ناسی بەس یەک مشکلمە دکتۆر یانی لە بەرنامەکەشین نەک ئەمانە ئەم نەژوای هەلام نایە دکتۆر دیلان عارف سپۆری نەخۆشیەکانی قورگولوتوگیە سپاس دەکەین دکتۆر سپاس بۆ زانیاریەکانە هیوایەتە دەستی باش بۆمتانە خوازیین هاودارین سوتان لە تۆرەی ئەمڕۆمان بینی بێ و ئێستاش ناوبڕێکمان هەیە دەچینە لە ناوبڕێک و دواتر لەگەڵتان بەردەوام تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود یاریەکە دەستی پێ یاریە جاتر سەردەبینینی یاریەکی زۆر خۆشە بەتامینینی تیپی ئەولا تیپی ئەولایە و ئەم لا جپسینی ئەحماڵەکەمی سەیریکەن هێرش بەرەکەینی شۆکیان کرد بە خۆراکی تیپی ئەولا ئەزانی ئەبێ وەک من تامیکەی اینجا ئەزانی ئەفبەرە وەک میسی لێ ئەزانی یانێکە خۆش بوو هەر بژی جپسینینی کامێکی لێت نەکراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
ئەزیزان ترشات یەکێکە لەو شانەی کە هەمومان حەزمان لێ و حەزەکەن لەسەر سفرەکانمانە هەبێ لەبەرەوەی تاموچێژێکی هەیە کە زۆر تایبەتە و کەسانێکیش هەن بەداوام دروستی دەکەن بەڵام لەگەڵ ئەوشە شوێنی تایبەتمان هەیە ناو بازارەکانە کە من خۆم بەلا ئەڕۆم لە ناو بازارە خۆشیە جمڕا ئەکێشێ یان یەکسەر حەزەکەم بیخۆم بۆیە ڤیدیۆکمان هەیە دەربارەی ترشات و جۆرەکانی پێکە و بینەری و ڤیدیۆ دەبین. ئێمە وەکو ترشاتی مەودەوی لە ساڵ 1970 ئەمە ئیشمانە ئیتر شتەکانمان ساڵانی پێشووتی وەک باسێکە من ترشات بێتە وردە وردە زەیتون و ترشات و ئەنواع ئێستا زیاتر خەڵک زیاتر حەزی بە زەیتونە حەزی کەمتر بەلای ترشاتە ڕاشکە ترشات وەکو سرکەیەکە حامز زیاتر خەڵک لێی دوورەکەوێتەوە بەڵام خۆی ئەو لە نەخراپەشی نییە بەڵامیتر بەپی پێویست ئەگە بخورێت حامز و ترشیش بۆ مەعیدە باشە بەڵامیتر هەیە نەخۆشی مەعیدە و ئەمانە هەیە تا لێی دوورکەوێتەوە ترشات زۆر باشە بەس زەیتون بەعام وەک لە قورئانیشا باسکراوە زۆر ئیسفادەی هەیە و ئێمە چەند جۆرە ترشاتمان هەیە کە خۆمان دروستیەکەین یعنی لەلایەن خۆمانەوە ستافی خۆمان هەیە لە مەخزن و لێرەش کە لێرە یعنی چەند نوع ترشات دروستەکەین و لە مەخزنیژەوە هیچ زەرد و سوور و ئەمانە ئەنواع بەهارات و شتەکانمان هەمووی لەوەیە بۆمانێت ئیتر وەکو ستافێک ترشاتەکانمان خەڵک سپاس بۆخوا زۆر لێ ڕازیە لە ساڵ 1970ەوە ئەمە ئیشمانە یعنی یەکەم ئیش دەستمان پێ کردووە لە ترشاتەوە دەستمان پێکەوە سەبارەت بە جۆرەکانشی وەکو ترشاتی قەیسیمان هەیە ئەمە ساڵێکە ئەم ترشاتە دروستکراوە وەکو ترشاتی هەنار و قەیسی و گێلاس و تەمەرن کە لێرە تەمەرندەوە هیچ ساڵانێکات هەیە بەڵام ئەم ترشات ئەم نەوعاتە تازانە ساڵێکە بێ هاتوێتە سلێمانی ویتە کوردستان بەعام لە منتیقە بە ناوچە عەرەبیەکانیشا هەبووە بەڵامیتر عادەتەن لێرە ساڵێکە بێ و تەمەرن شتەکان هاتووە قەیسی و ئەمانە بەڵام سەبارە بە ترشاتی زەرد و سوور و عەمبە و ڕووبەهەنار ئەمە دەمێکی هەمانە و سواز بخوا خەڵک زۆر لێمان ڕازیە جارە بە تایبەتی عەمبەکەمان کە خەڵک چەنەها خەڵکی هاتووە بۆ ترشاتی مەحشیش هەمان شێوە ئێمە شتی تایبەتی خۆمان هەیە وەکو ترشاتی مەولەوی زیاتر لەم وەرزی زستان و پایی زیاتر خەڵک حەزی پێیەتی چکە جەوەکەی ساردە یعنی مەسەلەن حەزی بە خواردنی گەرمە یعنی ترشاتی پێوەخوا مەسەلەن قەل بێ قاز بێ گۆشت بێ ئەمانە زیاتر خەڵکی با بۆ سەر سفرە خواردنەکانیان مشتریمان هەبووە یعنی هاتووتێتی ترشاتێکی تایبەتم بەرێ حەزەکەم تون بێ هەیە وتێتی حەزەکەم تون نەبێ بەس ترش بێ تر هەیە حەزەکە بەپێی کەسەکان کەوتووە ترشاتەکانمان زیاتر لە زستانە سەرفیاتی هەیە و خەڵک زیاتر حەزیەکێ لەسەر ترشات زیاتر لە چل نوع زەیتونمان هەیە ئیتر زەیتونەکانمان عادەتەن ئیسپانیە تورکیە ئێرانیشی تایە ئەمانەی هەر هەمووی تایە ینی زەیتونی ڕووبەهەنار ئاوی هەنار گێلاس ئەمانە تەمەرن ئەمانە هەمووی خۆشکراوی خۆمان خۆشەکەین زەیتونەکان تامێکی زۆر خۆشیە و خەڵک زۆر لێ ڕازیە سپاس بەخۆ زەیتونیشمان هەیە برژاوە کەبابی پێڵێن ئەم زەیتونەمان ئەمە تورکیە ئەمە لە مەعمەلەوە بۆمان ئێمە خۆمان دروستی ناکەین برژێن و وەکو کەبابی پێڵێن ئەم زەیتونەمان بەس سوێریەکی تیا هەیە ئەوە مشتری تایبەتی خۆی ینی زۆر کەس حەزی پێی نییە جۆری بانیانەکانیشمان هەیە ئەو تۆزە کەمێ سوێری تیا هەیە هەشە سوێرە زیاد لە حەز سوێرە بەڵام ئیتر بەپێی کەسەکان تایبە هەیە حەزی لێتی بە پەنیر و ماسەوە بۆ بەر چایی حەزیان پێدی ئێز لە زۆری زەیتونی ڕۆژ سەبارە بە شێلم بەترش لە پاییزا دەست پێکە هەرکە شێلم دەرچوو ئیتر شێلم بەترش و تەڕەساس و ئەمانە هەردووکیان دروستەکەین و خەڵک زیاتر حەزی پێێتی لە وەرزی زستانە زۆر حەزیان پێێتی سیر چەند نوعێکمانێ هەیە سیری بێبوونە ئەم سیرە بێبوونەکەمان ئێمە لە عێراقەوە بۆمانێت بە تایبەت بۆمانێت سیری زەحتەرە ترشە سماقە گوێزە بە لیمۆیە
تونە ئیتر هەیە تەڵەب یەکا کەسەکە کە بە تایبەتیە سیری حەو ساڵەشمانی ئێرانە کە بە ڕوو بە هەنار خۆشەکرێت و تەڵەبێکی زۆری ئەویش مشتری تایبەتی خۆی ینی خۆی سیری زەحتەرەکەمان گوێزەر بە لیمە و ترشە سماق ئەمە هیچ بۆنێکی نییە عێراقیەکە خۆشکراوە بە زەیت و زەحتەر و ئیتر هەرێکی و تامی خۆی هەیە بەس بێ بۆنە. زیاتر خەڵکی سلێمانی حەزیان بە ترشاتی زەرد و سوور و عەمبەیە. ترشاتی مەحشیش بەلایانی کەم بە چاو ئەوانەوە نا بەڵام ئیتر ترشاتی زەرد و سوور و عەمبە خەڵکی سلێمانی زیاتر حەزیان بەوەیە. ترشاتی قەیسی و هەنار و ترشاتی هەناریش تقریبانەوە سپاس بەخوا ساڵێکە بێ خەڵکی یعنی ئاشنا بوو و حەزیان پێێتی ترشاتی هەنارەکەشیان زۆر بەدڵە بەڵام ترشاتی قەیسی و تەمەرند و ئەمانە تەڵەبێکی کەمی لە بەڵام وەکو سوور و زەرد و عەمبە تەڵەبێکی زۆری لەسەر ئێمە وەکو خۆمان ترشاتی مەولەی عەمبەکەمان زۆر تایبەتە. زەیتونەکانیشمان وەکو زەیتونی ڕووبە هەنار، زەیتونی ئاوی هەنار، زەیتونی تەمەرند ئەمانە ئەم سێ جۆرە خۆمان خۆشیەکەین ینی ئاوەکانیان. زەیتونەکانی تریشمان ئێستا ئیسپانی تەڵەبێ زۆری لەسەرە کە بێخوێ بۆ و کەسانی نەخۆشی زەخت و ئەمانەیان لەگەڵە. ترشێت عادەتەن ئەبێ ئێمە ستافمان هەیە لە مەخزن ئەبێ ینی شارەزایەکی تەواوەتی هەبێ. یعنی نێڵی ئەم ترشاتە کە دایانی خۆی عادەتەن ترشات ئەبێ دانی سوێریکەی. ئەم سوێرکردنەش ئەبێ بە شارەزایەکی زۆرەوە یعنی تۆ ئاگاو لێی بێ نێڵی تێک بچێ ئەبێت ئیتر ستافێکی خۆمان هەیە لێوێ بە تایبەتی ئاگایان لە دروستکردنی جۆری ترشاتەکەی. عادەتەن ترشات بکرێتە هەموو شتێک لانی زۆربەی شتەکان بکرێتە سەلاجەوە خۆمان ڕزانین کە تێک ناچێت بەڵام ئیتر کە ترشات بکەیتە سەلاجەوە سەرەکەی یەک تۆز بۆشایی هەبێ هەوایەکی وەرگێ بۆی پرکێکی سپی نەگا و پرکە سپێش زۆر کێشەی نییە بەڵام ئیتر هەر جوان نییە بۆ ترشاتەکەش و لە ڕووی سەحەشەوە ینی لە ڕووی تەندروستی خۆتەوە جوان معنی زۆر باش نییە ئەو پرکە سپی چکە ئەو لە ڕێی هەوا و ساردی و گەرمیۆمانەوە دروستیەکە زۆر باش نییە بێ سەرەکەی لاوی لە ناو سەلاجەکە. ئێمە ترشاتەکانمان عادەتەن ترشات و زەیتونمان ترشاتەکانمان زەرد و سوورەکەمان بە 2000 لەگەڵ گوزارانی خەڵکانی ئێستا لە چاو ئەوەی بازار ئاوای لێ هاتووشە و گرانیش بووە ئێمە هەر سەعرەکانمان وەکو خۆیەتی و هەتا بشتوانین سپاس بۆخوا سەعرەکانمان سابتە یعنی ئێستا ترشاتی زەرد و سوورەکەمان 2000 بۆ خەڵکی ئاسایی زۆر باشە ئێستا هەیە لە شوێنانی تر بە 2000 و 4000 خەڵگێ بۆی دەرنایێنێت ئێستا ئێمەش ترشاتمانەیە بە 4000 و 3000 بەڵامی تر بە پێی هینەکەی خۆ کەسابەتەکەی خۆ کە دەری بێنێتەوە دەری نێنێتەوە ئەویان لە دەسەڵاتی ئێمەیانی ئێمە حەزەکەین ئێستا ترشا کیلۆی بین بە 1000 دینار وی چینێکی هەژار هەیە بیکڕێت. بەڵای زاندیارە ئەمڕۆ 28 مانگە لە ساڵ یاد و یان ساڵڕۆژی بە خاکسواردنی تەرمی شەید کۆساریە وەکو یەکێک لە شاعرە لاوەکان کە بەداخەوە بەهۆی ئەو ڕووداوە ناخۆشانەی شەڕی براکوژی کاویش بۆ قوربانی یەکێک لە ئەستێرە گەش و دیارەکانی ئاسمانی ئەدەبیات و شعری نوێی کوردی بەڵام بەداخەوە شەید کرا و جوانە مەرگ بوو. بەڵێ بەداخەوە کۆساری ناوی تاوی خدر محەممەد ڕەشید سەلیمە لە ساڵی 1960 لە شاری ڕانیە لەدایک بووە و بەهۆی سەختی ژیانیەوە نەیتوانیوە خوێندن تاو بکە و تا ناوەندی خوێندووە و لە ساڵی 1970 دەستی کرۆ بە نووسینی شعر و هەر لە هەمان ساڵدا پەیوەندی کردو بە بزوتنەوەی ئیسلامی ئەو کاتەوە و یەکێک بووە لە شاعرە دیارەکانی ڕاپەڕین و بە شعرەکانی لە ساڵی 1990 وانە ناسراوەتەوە
هەمیشە شعری تایبەتی هەبووە و هەر لە ساڵی 1970 جوازام ژانی هاوسەرگیری پێکهێنا و خاوەنی 2 منداڵ بووە کوڕ و کچێک کە بەداخەوە لە تەمەنی 26 ساڵیدا کۆساری شەهید دەکرێت لە ساڵی 1993دا و لە بە دەستڕێژی گولە شەهید دەکرێت بەداخەوە کە کۆساری تا ئێستاش لە یادی زۆربەی ئەو کەسانەدا ماوە کە ڕۆژێک لە ڕۆژان کۆساریان ناسی بە یاخود گویان لە شعرەکانی بوو بێ بۆ پێی کە شاعیرێک بووە زۆر زمان پاراو بووە و شعرەکانی هەمیشەجی سەرنج و بایەخ بووە لای کەسانی دوژمن و ناریش کە دانیان بۆ داناوە کۆساری شعرەکانی بەڕاستی تایبەت بووە ئەمەش هەر بۆتە هۆی ئەوی کە تاوەکو ئێستاش بە زیندوی یادی بنێرێتەوە لامە بەڵێ هزار سڵاو لە ڕۆحی گیانی پاکی شەید کۆساری و هەروەها تەواوی ئەو هاوڕێ و شەهیدانەی لە پێناو پەیامی ڕاستی و وەرواگەیانی حەقیقەت شەهید بوون و هەروە شەید کۆساری یاخود خدر کۆساری کە سەرەتای نازناوی شەری بێدار بۆ خۆی بەکاردێنێ وەڵام دواتر لەژێر ناونیشانی کۆساری بەردەوامە بێ لە نووسینی شعر و وەروەها گەیاندنی پەیامەکانی شتێک کە زۆر کۆساری ڕەنگدارتر کرد و گەشاوەتر کرد ئەو پەیامانەی بوو کە ڕاستەوە خۆ دەیخوێندنەوە وەروەها گەرچی ئاستی خوێندەواری تا ڕادەیەک دەرفەتی ژیان وای لێ نەکرد بتوانێت قۆناغەکانی خوێندن تەواو بکە بەڵام وای کرد ئەو ماوە کەمەی لە ژیانە بوو ئەستێرەیەکی گەشت بێت لە نێو ئاسمانی ئەدەبی کوردی جا شتێک بەلای من زۆر بە سەرنج ڕاکێش بووەوەی کە هەتا کاتی وەفاتیشی شعرەکانی لەگەڵیا بووە و دەوترێت ئێستا شعرەکانی وەکووە بۆ سەردەمی ئێستا نووسرابێ بەداخەوە ینی ئەوەندە حەق و ڕابێژ بووە و دووربین بووە توانیوێتی دەست بخاتە سەر ئەو برینانە لە کاتەدا هەبوو تاوەکو ئێستاش بتوانرێ باسی لێو بکرێتەوە وانیان پێمان بێ ئینفۆگرافیەکێکمان هەیە لەسەر کۆساری هاوکارانمان ئەگەر شانماندن بینەری دەبین. بڵایزان لە بەشی سێمی بەرنامەکەمانە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عوسمان سێکتانیمان کردووە هاوڕێی شەید کۆساری بۆ قسەکردن لەسەر ساڵ ڕۆژی وەفاتی شەید کۆساری مامۆستا عوسمان زۆر زۆر بەخێر بێت. زۆر زۆر سوپاسان دەکەم دەستان خۆش بێ پاداشتان داتەوە و داوای لێبوردن دەکەم سەرەتا کە تاخیر بووم بەڕاستی سوپاسان دەکەم زۆر لە ساڵ ڕۆژی وەفاتی یاخود بە خاک سپاردنی چکە دوێنێ وەفاتی کردووە و پرسیۆشتی مانگ بە خاگە سپێرەیە شەید کۆساری چ پەیامێکت هەیە؟
بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. والله من سرتا لو روجدا روجي نكسا نسكوي أو كاتب زوتنوي إسلامي كا لشبي 26 سال 27 رويدا پۆلێک لە شەهیدان پۆلێک لە سەرکردا لە پێشمەرگە لە ڕۆشنبیر و ڕۆژنامە نووس و شاعیرانمان بەدەستی غەدر و بەناحەق و بەدیلی شەهید کران کە ئەوانەی کە نەیان دەتوانانی لە بەڕووبوونەوەکاندا بەرامبەریان بوەستە و بەدیلی شەهیدیان کردن. لەم ڕۆژەدا درود و سڵاوی زۆر بۆ سەرجەم شەهیدانی ئەم کاروانی ڕابوونی ئیسلامی دەنێرم، مامۆستا وریای شەهید، مامۆستا شەریف، شەهید تەها بابەکر لە ناویشیاندا جگە لە هەموو ئەو شەهیدانی کە بەناحەق شەهید کران، شەهید خدر کۆساری کە من تەمەنێک لەگەڵ ئەو هاوڕێی خۆشەویستم بەیەکەوە بووین. حقەتەن ئەو 3-4 ساڵ لە من گەورەتر بوو، بەڵام چونکە خەڵکی شارەکە بووین، شەهید خدر بەهۆی ئەوەی کە لە ڕێگای برایەکمەوە کە لە ساڵی 1970 لە قەڵاتوکان شەهید بوو لە ڕوبەڕووبوونەوەی هێزەکانی بزوتنەوەی ئیسلامی و بەعس، شەهید خدر کۆساری هەر لەسەر دەستی ئەو خی پەروەردگار هیدایەتی داوە و هاتوتە ناو ئەو کاروانی ڕابوونی ئیسلامیەوە لە ساڵی 1970ەوە. بۆیە من لە سەرەتاوە بەڕاستی درود و سڵاو بۆ ئەو شەهیدە دەنێرم و سێبووری و تااقەت و هێزیش بۆ کەسوکاریان، بۆ هاوڕێیانی، بۆ هاوسەنگەرانی، هیوادارم خی پەروەردگار ئەو کلێنەمان بۆ پڕ کاتەوە، ومێدەواریشین کە پڕ بێتەوە. هەرچەندە خدر کۆساری شەهید کلێنەکەی زەحمەت پڕ دەبێتەوە و خۆشبەختانە کە ئێستا بەرهەمەکەی ماوە، بەرهەمەکانی ڤیدۆ، دەنگ، ڕنگ، وێنەکانی کە جۆرێک لە سێبووری و جۆرێکی لە دەنگدانەوەیەکی گەورەی دروست کردووە بەهۆی ئەوەی کە خدر کۆساری لە تەمەنێکی زۆر کەمدا کە تەمەنی 26 ساڵ ژیە. خدر کۆساری تەوان ئێمە لە پێش ڕاپەڕین بەیەکەوە بووین لەسەر هەر لەگەڵ دروستبوونی بزوتنەوەی ئیسلامی ئەو کات ئێمە لە ڕانێ لە تەنزیم بوون، ئیشی تەنزیمان بەیەکەوە دەکرد. شەهید خدر کۆساری لەگەڵ ئەوەیدا کە باوکی زەڕەنگر بوو، دوکانی زەڕەنگری هەبوو، بەڵام ژیانێکی خۆشی هەبوو حەقیقەتەن یانی، بەڵام ئەو چونکە وەکو مسلمانێک زیاتر بیری دەکردەوە و زۆر حەزی لەو ژیانە تەرفیهی و ڕەفاهیەتە نەبوو، بۆیە تاویدا سەرتاشی حەلاقی دوکانی حەلاقی دانا. دواتر لە دوای ڕاپەڕین کەماڵ و خێزانی پێکەوەنا عەرەبانەیەکی دارین کە خۆی وەسفی دەکات لە شعرێکیدا، دەڵێ عەرەبانە دارینەکەم بەرەو جەنجاڵی بازارێ دەستم دەگرێت، بەرەو بەردەمی مزگەوتی گەورە دەستی دەگرت و کە کۆمەڵە کشتی کوردەواری لەسەر دەفرۆشت. خدر کۆساری ساڵی 1970 دەستی کرد بە نووسینی هۆندراوە و لە ساڵی 91ەوە زیاتر 89 دەستی پێ کرد، بەڵام هەتاوەکو 89 لە 89 بە چڕیە جارێکی کە هاتە ناو دنیای شعر و بەهۆی ڕاپەڕینیشەوە زیاتر بورکانی شعری خۆی تەقیەوە و ئەو سەدای کۆساری کە چەند بەرهەمێکی گەورە و ناوازەی لە دوای خۆی بەجێهێش بۆ ئێمە ئەوەی لێکەوتەوە کە بەڕاستی خدر کۆساری بوو بە شاعرێکی مەزن و شاعرێکی گەورە. خدر کۆساری لەگەڵ بوونی بەهرەی شعریدا پیاوێکی دڵنەرم بوو، پیاوێکی حەز ناسک بوو، پیاوێکی خێرخواز و بە ئەمەک بوو لەگەڵ هاوڕێکانی، بۆ خەڵکی فەقیر و هەژار بەدەمەوەچوو بوو. نمونەیەک بجێرمەوە لەسەر بەدەمەوەچوونی خەڵکی فەقیر و هەژار، پیاوێک هەبوو لە گەڕەشی قەڵات لە ڕانیام کە کەمەندا بوو، چاوەکانی لەدەستدا بوو، هیچ کەسێکی نەبوو، بەڵام خدر کۆساری بەردەوام لە ماڵەکەی خۆیان ڕێلەگەڵی قولەوە بۆ گەڕەشی قەڵات هەموو جەمەکان نانی بۆ دەبرد، بەردەوام دەیشوشت و جلەکانی بۆ دەشوشت و دەشی گۆڕی، هەتا ئەو کاتەی شەهید بوو. تا دوای شەهید بوونەکەی برایەکی من کە لەگەڵ شەهید کۆساری هاوڕێ بوون پێکەوە، کا عومەر جگە لە شەهید ئەحمەد، ئەو لە دواوی ئەو کارەی گرتە ئەستۆی خۆی. بۆیە خدر کۆساری لە ڕووی ژوامێریەوە، لە ڕووی ئازایەتیەوە، لە ڕووی شعر و هۆندراوە و لە ڕووی زمانزانی و زمان پارابیەوە شەهید کۆساری بەردەوام کە شعرێکی دەنووسی، من کە زۆری لێ نزیک بووم دەیگوت وەرە سکتانی با شعرێکی تازە نووسیەوە بابەت بخوێنمەوە. دامن ئێستا زۆربەی شعرەکان کە خەڵکی گوێ لێ دەگرێت دەزانێت شعرەکان وشەی زۆر گەورن، وشەی پڕمانان، بەڵام لەوانەیە ماناکانیان چاک نەزانێ خەڵک. بەڵام من لە واقعەکەدا بووم، دەزانم خدر کۆساری کە شعرەکەی دەنووسی مانایەکەشی بۆ شەرع دەکرد، بۆی تەفسیر دەکرد. زۆر جاران پرسیاری دەکرد، دەیگوت ئەم وشەیە ئەو مانایە هەیە، بەڵام چ مانایەکی تر دەگەێنێ، چ مڕادیفێکی تری هەیە.
دەگەڕا مەسەلەن فڵان حەدەسا ڕووداوە لە چ بەروارێک بووە بۆی ئەو بەروارە تۆمارکە لە ناو قەسیدەکانیدا و خدر کۆساری لە 91 کاسێتێکی تۆمار کرد بە ناوی سەدای کۆساری یەکەم بەرهەمی کە حەوت شیعری لەخۆ گرتە بوو کە بە دەنجی خۆی کە لە بیرمە ئەو کاتام ستۆدیۆ شتیوانە بوو ستۆدیۆکو ئێستانە بوو تەنانە شتی متواضعیش نەبوو بە تەزیلێک تەزیلی کرد لەژێر بەتانیەکدا کە بۆی کە دەنگی دەنگ نەداتەوە و دەنگی دەوروبەری نێتە ناو تەنانەت جاری بە هەبوو فانۆزێک چرایشی دەخستە بن بەتانەکەی تەنگە نەفەس دەبوو تێیدا لەگەڵ فلوتێک لەگەڵ مۆسیقایەک دوازاریش بەشی دووەمی سەدای کۆساری لە ساڵی 93 تۆمار کرد کە ئەویش دیسان حەوت شیعر و قەسیدەی لە خۆی گرتە بوو کە ئەوە بوو بە مای زیاتر دەنگدانەوەی کۆساری لە ناوچەکاندا کۆری لەگرت لە سلێمانی لە هەولێر لە دەڤەرەکەی خۆمان و بەرنامەیەشی هەبوو لە تەلەڤیزیۆنی ئەو کاتەی بزوتنەوەی ئیسلامی کە یەکەم تەلەڤیزیۆن بوو لەسەر ئاستی پشدەروبی توێن دووەم تەلەڤیزیۆنی ئیسلام دووەم تەلەڤیزیۆن بوو لەسەر ئاستی هەموو کوردستان کە خدر کۆساری بەرنامەیەکی تەنزامێز هێو بە ناوی لێرە و لەوێ کە کۆمەڵێک چیرۆک و تەمسیلی و شعر و نامەی هاوڕێیانی تێدا دەخوێنێت تا ئەو کاتێک کە بەر لە شەهیدبوونی شەهید تەها بابەکر ئەو لە جێگاوی پێشکەشی دەکرد بەڵام خدر کۆساری گەورەیەکەی هەرمایەوە خۆی نەما بەڵام گەورەیەکەی هەرما لە مەزنیدا ژیا لە مەزنیشدا مرد باشە ماوەستا عوسمانیانی هەر کەسێک هاوکاریش ماماژەی پێکەسەر تاکە شعرەکانی کۆساری خوێنیتەوە وەکوەوەی کۆساری دوێنێ هەسابێ لە خەو وەزعی کوردستان و سەری تەلەڤیزیۆن و پەرلەمانی کورسپێ و ڕێک پەڕی بە باڵای دەسەڵات و فەرمانڕەوایانی ئەمڕی کوردستان ئەو دێڕانەی نووسی بێ کە بەلایانی کەمەوە مەسەلەن 93 چەندێک ساڵ تقریبەنەوە بۆ نزیکەی 29 ساڵەکە ینی ڕێک ئەو دێڕانەی 29 ساڵ بەر لە ئێستەی تەمە نووسیوێتی بەبەری باڵای بەرپرسانی ئەمڕۆی 2020 هەرێمی کوردستان نەبێت خەریکە بۆ 23 ڕۆی هەڵبەتە کۆساری پیاوێکی زۆر عاقڵ بوو زۆر دووربین بوو زۆر بە لێکدانەوە بوو زۆریش مەبدەئی بوو لەسەر مەبدە و بیر و باوەڕەکەی زۆر سر بوو پیاوێکی زۆر عەقیدە پاک بوو پیاوێک بوو ئەوانەی دەناسی بەڕاستی چونکە ئەو کاتە ئێمە کە لە ڕاپەڕین بووین شەهید کۆساری یەکێک بوو لە ئەندامانی شانە چەکدارەکانی ئەو کاتی بزوتنەوەی ئیسلامی کە لە ڕانیە دامان بەزران بۆ ڕاپەڕین کاتێک کە ڕاپەڕین کرا لە ناو شاری ڕانیا خدر کۆساری ئێمە هەر لە بەرنامەی شانە چەکدارەکان کە داماننا خدر کۆساری لە بڵندگۆی مزگەوتی گەورەوە بە دەنجی تەکبیر و ئەڵڵاهو ئەکبەر ئەندامی شانە چەکدارەکانی خۆمان ئاگادار کاتەوە بزەبت هەرواش بوو لەگەڵ ئەوەی کە شار شڵەژا و تەقە دروست بوو خدر کۆساری خۆی گەیاندە مزگەوتی گەورە لەگەڵ کاکومێدی حەمەیزارە کە ئەوانش بەیەکەوە زۆر هاوڕێیەکی نزیک بوون تەنانەت هەتا 2-3 ساڵ پێش ئێستا لە چاپکردنەوەی چاپی چوارەمی دیوانی کۆساری کۆمەڵێک دەستنووس لەلای کاگومێدە سوور مامۆستا ئومێدە سوور کە ئومێدی حەمەیزارا مەشهورە لەلای ئەو بوو زۆر لەگەڵ ئەو تێکەڵا بوو ئەو دوانە بەیەکەوە چوونە مزگەوتی گەورە بە دەنجی ئەڵڵاهو ئەکبەر و پاشان بە خوێندنەوەی شیعر حەماسیەکانی مامۆستا کرێکار ئەو کاتە دەستی بە مزگەوتی گەورە ڕاگەیشت و بۆ ئەوەی کە جەماوەر زیاتر بخرۆشێت خدر کۆساری ئەوانە کە هاتنەوە هەر لە سەرتاوە حقیقەتەن یعنی ئەگەر بین باس لەوە بکەین لەو بەرپرسانی ئێستا کە لە هەرێمی کوردستان هەن هەر لە سەرتاوە دەستیان کرد بە پاتاڵ بە تاڵانکردن بە قۆرەخکاری بە کوێخایەتیکردن بەسەر خەڵکەوە بەسەر کوردستانەوە ئەگەر شوێنێک ئێستا بۆ نمونە ئێمە لە ڕاپەڕینەکەدا لە ڕۆژی 6/1991 فرقەی 24 چوارخوڕنە ڕۆژی 6 مانگ ئازاد کرا شانە چەکدارەکانی بزوتنەوەی ئیسلامی کە من و کە عومەری برام و چەند ئەندامێکی کە بووین لە فرقە دۆشکەیەکی چوارلوولەمان هێنا بە ناو شاری ڕانیەدا یەکەم چەکی قورس بوو کە ئێمە هێنامان وەکو ڕێخستنەکانی بزوتنەوەی کات دەوان ئەو کاتە هێزەکانی یەکێتی کە داخیل بوون 6 و 7 مانگ هەڕەشیان لێ دەکردین دەیانگو دەوێ بینن بە ئێمە ینی دەستی بەسەردا بگرن دەیانوی دەستی بەسەردا بگرن ینی ئەو کاتەش دەیانوی کوێخایەتیکەن بۆیە خدر کۆساری هەرزوو دەرچی بەوە کرد کە بەڕاستی ئەوانە ناتوانن بەو شێوە وڵات بەڕێوەبەرن کە کەسێکی عەدالەت و دادپەروەر بن بۆیش ئەو دووربینانەی کە ئێستا دەیکا زۆر جاران دەڵێن ئێستاکە مفتەخۆرەکان سوڵتانە ورکتێڕەکان لە دەریای خەوتن خنکاون ینی ئەو کاتش خۆوان ئەگان لە میلەت نەبوو ئەو کاتش خەریک بوون ماڵی میلەتیان ئاودیوی ئێران دەکرد بەکائین و کەلوپەلەکانیان دەفرۆشت ینی ئومێدیان بە وڵاتە نەبوو 2000 بوو کە کۆڕەوێکیان بۆ ئەو خەڵکە دروست کرد دیسان خدر کۆساری شعرێکی هەیە قەسیدەیەکی هەیە لەسەر ئەو کۆڕەوە کە باز دەکا کە خەڵکێک بنکە و بارگاکانی خۆیان تەقاندەوە تاکە هێز بوو بزوتنەوەی ئیسلامی ئەو کاتە کە لە ناو شاری ڕانی بارگاکانمان ماوە
نەکار ئەوەندە بەڵکو هێرشی دژە هێرشمان کردە سەر حکوومەتی بەعس و هێزەکانی موزاهیدینی خەڵکی ئەو کاتێکە دژی ئێران بوون و لە عێراق نیشتەجێ بوون ئێمە هاتین لە کانی وتمان خدر کۆساری لەبەر دەمی من هاوانێک لە تەنیشتیدا هەرخوا ڕەحمی کرد کە ئەو کاتە ژیانی نەبرد یعنی ئێمە لە شەوی جەژن ڕەمەزان ئاخر ڕۆژی ڕەمەزان کە بۆ شەوی جەژن بوو هێزەکانی بەعس هاتنەوە کە خەڵک کۆڕەوی کرد خدر کۆساری لە جەبهە بوو هێزێک بوو یعنی لە هێزێکدا پیاوەکی قارەمان پیاوەکی بەدەست و برد ئێمە ئەوم لەبیر چوو بەر لەوەی کە ئێمە بگەینن ڕاپەڕینیش ئێمە تەوان لە ڕێخستندا بووین کارمان دەکرد سیلاحمان هەبوو تازارێک یعنی ئەوەندە ئازا و بوێریمان هەبوو زۆر سڵمان لەوە نەدەکردەوە حکوومەتی بەعس هەیە وجودی هەیە یان نییە ئەخر ناوڕانیا ئەوەندە مەسافەیەکی دوورێ لەگەڵ چێوەڕەش مەسافەی زۆر کەمە بەڵام ئەو کاتە بناری چێوەڕەش تقریبان چۆڵ بوو من و کاک خدر کۆساری کە عومەری برام هەستانی تفەنگێکم هەبوو بردمان نیشانە و چۆن دەڵێ ئامانزمان دیاری دەکرد بۆی کە بتوانین خۆمان ڕابێنین لەسەر چەکداری و لەسەرەوە بەتایبەتی خدر کۆساری کاتێکە ڕاپەڕین بوو لەگەڵەوەیدا کە شعریشی دەنووسی لەگەڵەوەیدا ڕاگەیەنکاری سەرکەوتوو بوو لەگەڵەوەدا کەسێکی خێرخواز بوو نەرمونیان بوو بە حوسەلە بوو بەڵام پیاوێکی بە ئازا و بە جورئەتیش بوو بەڵام بەداخەوە کە لە ڕۆژی 27 مانگ دەستێکی غەدر و خیانەت بەڕاستی گەیشتە سەری ئەم کە هەڵبەتە ئەوە کارێکی پیلان بۆ داڕێژا بوو کارێک نەبوو بڵێن عشوایی بێ کارێک نەبوو بڵێن کەسەکە نەزانرێ بەڵکو بە دوای داگەڕان هەتاوەکو ناسی بووانەوە ئیتر ئەوجا دوای کە زانیان ئەمە خدر کۆساری ئەوجا بەو هینیان بردکە شەهیدی دوای ژەر خۆیان دۆست و دژمن باسییان لەوە کرد کە ئەستارەیەکی گەشی نێو ئەدەبیاتی کوردی وەروە شعری کوردی لە ناو برایانێ ئەمە کە لەلایەک برینی ئەمە ساڕێژ ناکە بەڵام لەلایەکی شایدی دۆست و دژمناکە چاگەزانن خۆشیان چیان لە ناوبرد بەداخەوە بێگومان ئێمە زۆر جار دەڵێن هەمبانە بۆرینە هەمبانە بۆرینێ مام هەژار کە ئەگەر بێت بۆ پێڕستەکانی زمانی کوردی و مرادیفەکان و ماناکانی بگەڕی زۆر دەوڵەمەندە بەڵام خدر کۆساری بەڕاستی حەکبەیەک بوو نەک هەر هەمبانێ حەکبەیەکی زۆر زۆر گەورە بوو بۆ زمانی کوردی بۆ خزمەتی ڕۆشنبیری کوردی ئەدەبی کوردی شیعری کوردی چونکە لە سەردەمی خدر کۆساریدا ئەدەبی کوردی حقیقەتەن هەنگاوێککەینە وەکو چۆن لە هەفتاکان لەسەر دەستی کۆمەڵک شاعیر تەکانێک بە ئەدەبی ئیسلامی درا لە هەشتاکان لەسەر دەستی مامۆستاکرێکار و کۆمەڵک شاعری دیکە تەکانێکی کە بە ئەدەبی کوردی ئیسلامی درا لە سەردەمی کۆساریشدا لە نەوەتەکانەوە تەکانێکی زۆر گەورە دراکە بەڕاستی بڵێن داهێنانێکی تازە بوو لە ئەدەبیاتی کوردیدا بەتایبەتی کۆساریش کە بۆ خۆی هەم سیمای جوان بوو وەچی جوان بوو ئەدای جوان بوو شعرەکانی خۆی هەموو لەبەر بوو شعرەکانی خۆی هەموو لەبەر بوو یعنی ئەوە وای کردبوو کە جوان ئەگەر کەسێک تەنانەت گوێشی نەبایە بەس بینایی هەبایە بە حرەکاتەکانی تێدەگەی کە کۆساری چی دەڵێت چمە بەستێک دەگەێنێ بۆیە کۆساری هەمیشە لە بەرامبەر گەندەڵی لە بەرامبەر ستەم لە بەرەی خەڵکو لە بەرەی خەڵکی مەزلوم و چەساوەدا بوو بە پاشان دەرکی بەوە کردبوو کە دەبێت لە پێش هەموو شۆڕشێکدا لە پێش هەموو چاکسازیەکدا خەڵکی مسلمان پێشەنگ بێ مەلا بەسەر و مێزەرەوە پێشەنگ بێ کە دەڵێ هەر کاتێک لە پێش جەماوەر مێزەری یەک مەلام بینی لە برینی شەتەک درابوو هەنی بەڕاستی ئەو کاتە ئینسان دەتوانێت بڵێ دەگەم بە ئامانج ئەو ساکەینێ دەڵێ هەر یەکەمان شەمچەیەکدا بگیرسێنین شەو قوتیشکی هەتاوێکین دەکەوابوو تاکەی یەک دووربین لە یەک ڕامێنن لە هەموو ڕێیەک یەک بەڵام یەکیان ڕێیە یەکیان ئاوی سازگاری گەڕی دەرونی مەی پێیە نەک هەموو یەک تاقەڕەیەک لەم ڕۆژەدا یەک سەر و دەست و یەک هەستوو بە یەکەوە یەکەی دوژمن یەک دەتۆپێنین یەکانەی مەرگ بە یەکتەکان دەتۆقێنین یەک بەیداغ و یەک پەرستن یەک سەرکردە و یەک گەیاندن بە یەک هێرش یەک لە دوای یەکە سەرکەوتن لە 100 دنیاش یەک جار مردن بە فعلی کۆساری یەک جار مرد هەموو دەقە و سەعاتێکی مردن نەبوو یەک جار مرد بەڵام هەر بە زیندوی ماوە خەڵکانی دەبین دەژین بەڵام هەموو دەقە و ساتێکیان مردنە بەڵام کۆساری بەسەر بەرزیژە بەسەر بەرزیش بۆیە کۆساری هەمیشە لە دڵی خەڵک دازیندووە لە دڵی جەماوەری کوردستان دازیندووە بۆیە کە ئێستا لەو چەند ڕۆژەدا کە سۆشیال میدیا دەبینین سۆشیال میدیا تەنیوە ینی بۆتە حەدەسێکی گەورە کە کۆساری ڕۆشنبیرێک شاعیرێکی گەورەی کورد بەدەستی کورد لە ناوبرا بەدەستی کورد لە ناوبرا بەداخەوە کورد هەمیشە دەڵێ کۆساری دەڵێ ئەوانە کەودەنن گوارەی گوێی ئەهریمەنن ینی بەڕاستی ئەوانە وەکو کەو خۆخۆرە بەڕاستی ینی ئەگەر بەهات بەو کۆساری
کورد ئەوها بە ئاسانی لە دەستی نەدابە ئێستا گەوهرێک بوو خەزێنەیەک بوو بۆ کوردستان دەبوو ببێتە مەدرسەیەکی زۆر گەورە لە ئەدەبیاتی کوردی پەنابەرین بۆ مەدرسەی شەرق و غەرب و ئەوانەی کە پێیان هەڵا دەڵێنەوە کە بەڕاستی کوردی لەسەر دەستی ئەوانە زۆر ئامانجی لە دەستداوە تەبان کۆساری زۆر باسی ئەوانە دەکات بەڵام بەداخۆرانی ئێمە نهاتنەوە کورد دەرس و پەندی لێوە ئێمە تا چنێک باس لە شاعری گەورە کۆساری بکەین ناتوانین حقیقت ببین بەڵام چالیمان لە ماوەکەمە کەمێک لایەنێک لە ژانی کۆساری شاعر بەبینەران بگەێنین و ساڵیادێک لە ساڵیادی شەیدکردنی ئەوە گزشتەیەک بە ژیانی ئەودا بکەین سپاس دەکەین بۆ ئامادەبوون لەگەڵمان لە پەیامی ڕۆژەوە سپاس بۆ مامۆستا عوسمان سێکتانی هاوڕێی شەهید کۆساری سپاس بۆ بەڕێزیشتان دووبارە سپاس بۆ ئێوە دووبارە درود و سڵاو بۆ گیانی پاشی شەهید خدر کۆساری و سەرجەم شەهیدان و هاوڕێیان و هاوسەنگەرانم کە لەو کاروانەدا شەهید بوون کە بەڕاستی ئەوان ڕۆیشتن بەڵام بەداخەوە خەفەتیان بۆ ئێمەزیهشت دەستی تۆش خۆش بێ مامۆستاگیان ڕۆحی هەموو لایەک شاد بێ ئینشاءڵڵا عاقیبەت خێر بینی ئەمەش بەڵێ بینەرانی عزیز لەگەڵ هاوکارم خاتوو هۆنیا بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن مێدەکەین ئاسوودە و کامەران و بەختەوەر بن تا پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین خۆتان لەگەڵ